بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، اللهم صل وسلم وبارك على نبينا محمد. بەڕێزان و خۆشەویستان، ئامادەبانی عزیز و بەڕێز لە هەر شوێنێکم دنیادان، جوانترین سڵاوتان لێ یەکەم. السلام علیکم ورحمة الله وبركاته. دام لەخوایە زۆر بەختەوەر و ئاسوودە بن، دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک، و جەستەتان ساغ و سەلامەت بێ، مێشکتان بەهێز و چست و چالاک بێ، ڕۆحتان ئاسوودە بێ ئینشاءالله. عزیزان و خۆشەویستانم، لەم وێبینارەیە ئینشاءالله من لە خزمەتانە ئەبم بۆ ڕوونکردنەوەی ئەوەی کە لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک چی ئەخوێنیت و چی دەست ئەکەوێت. من ناوم عەتا شەیخعەلیە، ڕاهێنەرم لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک بۆ بەهێزکردنی یادگە. بۆ ماوەی 3 ساڵێکە بێ، سوپاس بەخوا ئەم خولەمان لەگەڵ بەڕێز مامۆستاوات و ستافێکی بەڕێزە داناوە و بەرەو سێهەمین ساڵی دەڕات. بە پێویستمان زانی دوای نزیکەی 3 ساڵ ئەزموون لەسەر ئەم خولە گرنگە کە سوپاس بخوا لە نێو کورد زبانانی شیرینە جێکی خۆی کردوێتەوە، و کەسانێکیش پێیان خۆشە کە زیاتر لەباری خولەکەوە ئاشنا بن و بزانن. ئێمەش ئینشاءالله ڕوونکردنەوەیان پێ ئەدەین و پێتان ئەڵێین لەم خولەیە ئێوە چی ئەخوێن و چیتان دەست ئەکەوێت. بەڕێزان خۆشەویستانم، ئینشاءالله ئەگەر ئارام بگرن کەمێک بە تەرکیزەوە لەگەڵما بن، دواتر وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێزیش ئەدەمەوە و پرسیارەکانتان وەرەگرم. بەڵام پێش ئەوە پێویستە کە بزانن ئێوە بەڕاستی چی ئەخوێنن و چی لە پێشتانە ئەگەر بەشداری ئەم پرۆگرامە بکەین. چونکە عزیزان خۆشەویستانم، ڕاستەکەی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و ئەم بابەتانەی کە یادگە و مێشک تەرکیز بەهێزەکا و یادگە و ینی لەبەرکردن و بەبیر هاتنەوە و گۆڕانی مێشک، ئەگەر بەڕاستی بەڕێزانم تۆ لە پێشچاوت نەبێت چی ئەخوێنیت و چی بەدەست دێنیت، و ئەگەر لەلایەنی کەسانێکی شارەزا و بە ئەزموونەوە پێت نەوترێتەوە، ئەوە تۆی بەڕێز ئەکرێت کات، پارە، وزە، متمانەت بەڕاستی لەدەست بدەیت، کە ئەم چوارشتە زۆر زۆر بەبەهان لە مرۆڤە. تۆ کات ئەبەخشی، بۆ پێویستە بەرامبەر ئەو کاتە تۆ دەستکەوت ببێت. تۆ وزە ئەبەخشیت، تۆ وزە بە هەدەر نادەیت، وزە ئەبەخشی بۆ ئەی وەریگریتەوە، تۆ پارە ئەبەخشیت لەم ڕۆژەیە، و سەروی هەمووانشەوە تۆ متمانەت هەیە. یعنی جاری وایە کەسانی وایە ئەچن چەند کتێبێک ئەخوێننەوە لە بوارێک لە بوارەکانە، هەستەکەن ئەوە نییە کە ئەیانویست، بۆیە بەڕاستی تووشی چی ئەبن؟ تووشی بێئومێدیە بن، تووشی ئەوە بن ئەڵێن بابەتە درۆیە و من بەشداری خولێکی ئینگلیزیشم کردوان نەبوو، بەشداری خولێکی یادگەشم کردوان نەبوو، ئەم بابەتانە هەروانیە و تەسەور و دیدێکی خراپ لەسەر خۆی کەڵەکە ئەکات. بەڕاستی ئەزیزانم، زەرورە ئەم بابەتانە کە بە گرنگیەوە مرۆڤ لێ بڕوانێت. ئەگەر ئێوێ بەشداری کات، یان لە داهاتووە ئەوێت بەشداری کات، یانی بەشداری کردووە، بزانە خەلەکە لە چیا بووە. بەڕێزان خۆشەویستان، پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە کار لەسەر ئەوە ئەکات مێشکی مرۆڤ چالاک بکاتەوە. باشە؟ پرۆگرامەکە ناوی چالاکردنەوەی مێشکە، واتە خوای گەورە کە کاتێک مێشکی مرۆڤی دروست کردووە، خۆی چالاک، خۆی بەهێزە. یعنی ئێمە ناتوانین بڵێن یادگەیەکی نوێ، مێشکێکی نوێ بۆ تۆ دروست دەکەین، ئەمە لەتوانێت هیچ مرۆڤێکان نییە و نەبووە و ناشبێت. تەنها ئێمە چی ئەەکەین؟ ئەو ڕێگا دروستەی کە خوا بۆ مرۆڤی داناوە، ئەم توانە زۆر زۆر عەجیبە هەیە، ئێمە بخینە سەر ئەو ڕێگا ڕاستە بەڕاستێکی، و ئیشەڵا ئیش لەسەر ئەوەکەین ئەم کەسە وەرگرتن و بەبیر هاتنەوە و تەرکیزی زیاتر بەهێز بێتەوە. بەم دروشمانە کارمان کردووە ماوەیەکە، ئەویش زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا. و دوودڵ مەبن، دوودڵیەکان خیانەتمان لێ یەکەن، چونکە هەر کاتێک مرۆڤ دوودڵی بۆ هات لە هەر شتێکە، تیا سەرکەوتوو نابێت و ناتوانێت بڕاتە پێشەوە. ئیمان یعنی یەقین، یعنی باوەڕ بە شتەکە هەیە، بگەڕێتە دۆزیتەوە، بدە لە دەرگا، بۆت دەکرێتەوە. ئەگەر کەسێک بەڕاستی بە دروستی بدا لە دەرگایەک، هەر بۆی ئەکرێتەوە، بە دروستی ڕێگایەک بگرێتە بەر، هەر دەگاتە جێ. وەکو پەیامبەری خوا فەرمی من خاف ئەدلەج ومن ئەدلەج بەلەغ المەنزل، هەر کەسێک ترسا و کەوتە ڕێ بەهەنی زوو بە گەرم و گوڕیەوە، ئەوە دەگاتە جێ، پەلەپەل ئەکات. و هەر کەسێکیش پەلەپەلی کرد و
بە خێرایی بە گرنگیەوە شوێنەکەەوە دەفەکەی خۆی دیاری کرد بە دڵنیاییەوە پێی ئەگات. ئەی کێشەکە چییە؟ ئێمە ڕێگاکە نەیزانین یان بەردەوام نابین بۆ شوێنی تر ئاڕنگ بەڕاستەکەی گەشتی ژیانەوەی ئینشاءالله ئەم پرۆگرام بەڕای ئێوە بەڕێزان و ئەزیزان ئەمە پێوتێت نەهەنگی شین. نەهەنگی شین چەندێک خواردنی پێویستە لە ڕۆژێکە؟ ئەگەر ئێوە بۆم بنووسن نەهەنگی شین لە ڕۆژەکە چەندێک خواردنی پێویستە؟ نەهەنگێکی شینمانی لەناو ئاوە نیو تەنی پێویستە، 4 تەنی پێویستە. بیرم چووەتەوە چەندێکە ئەگەر بێشی زانی؟ 100 تەن، 500 تەن، 2 تەن، چەندین تەن، 20 تەن، 20 تەن، 8 تەن، 50 چەندێکی پێویستە؟ 500 کیلۆ، 5000 تەن، 450 تەن، 9 تەن. چقدر خۆشویە خۆ زۆر سپاس بۆ ژمارە جوانەکەن. لایەک لە دنیای پێویست وایە. بەڕێزان خۆشەویستان، ئەمە نەهەنگی شینە. ئیتر خۆ ئێمە وەکو ئەڵێ بە کیلۆ نازانین چەندێکە خۆ هەموو ڕۆژێ بیکێشین فەرمو بیخۆ ئەم ڕۆژ زیاتر و کەمتر نەخۆین نازانین، بەڵام ئەوەی کە شارەزان و زانایانی ئەم بوارە ئەڵێن لە 3600 کیلۆ یعنی 3 تەن و نیو تەقریبی بۆ 16 تەن 16000 کیلۆ خواردنی پێویستە ڕۆژانە. دەیخوا ڕزقی ئەمە ئەدات، بەڵام گرنگەوەی ئەمە بجوڵێ. ئەمە پێویستی بە خواردن هەیە بۆ ئەوی بژی. ئەی خۆمێشکی مرۆڤش پێویستی بە ئەوە هەیە خواردن بخوا. ئەمە لاو ژینگەی خۆیەتی لاو ئاوە. ئەمە ئەگەر ڕۆژی 50 تەن بخە بەردەسی لە وشکانیە داینێ لەناو دارستانە داینێ لەناو کۆشکی جوان و ڕازاوە داینێ هەر ئیسفادەی لێ ناکە، سوودی لێ نابینی، چونکە ئەمە ژینگەکەی ناو ئاوە. باشە ئەم نەهەنگە ئەگەر ڕۆژانە 1000 کیلۆ خواردنیشی پێ بدە، 500 کیلۆ خواردنی پێ بدە، تۆ ڕاستە 1000 کیلۆ پێبەخشی و بەس لە ڕاستیە ئەمە پوچێتەوە. بۆ چکە خواردنی پێویستی وەرنەگرتووە. ئەگەر لە دەرەوەی ئاو خواردنی پێ بدەی بە هەمان شێوە ئەمرێت، چکە لە شوێنی خۆیان نەبوو، بە شێوەی گونجاو نەبووە، لە ڕێگەی خۆیان نەبوو. کەواتە چیزان مێشکی مرۆڤیش لە یەک خولەکە بەردەوام وریاکەرە و ئاگدارکەرەوەی بۆ ئەڕات دەمارە خانەکان گەیەنەرە دەماریەکان کە پێکاتی کیمیاین بەردەوام ئاگایی بۆ ئەو ڕۆژێنرێت. لە یەک خولەکە 580,000 پەیوەندی خانەدەماری دروستە بێت لە ناو مێشکە ئەگەر بە شێوەیەکی باش بەکار بهێنرێت. و دەرووناسان ئەڵێن لە یەک کاتژمێرە 2500 بۆ 3600 بیرۆکە دێتە مێشکی مرۆڤە. بیەوێ و نەوێ پێی خۆش بێ و پێی خۆش نەبێ هەر دێتە مێشکی. ئەگەر کەسێکمان هەبێت 2000 بیرۆکە بە غەڵەت لەسەر خۆی لە یەکداتەوە، 2000 ئاڕاستەکردنی غەڵەتی هەبێ، یعنی چی لێ دێوە وایە ئەم کراسە شینەی من سپی من ئەمە شینە 2000 قەڵەمی لێ بدە لە سەعاتێکە لە کاتژمێرێکە، چی لێ دێ؟ ڕاستی تێکە چێ نابوتە بێ ناشرینە بێ کەس تاقەتی هەیە 1000 شوخت لە خۆی بدا و بێتە دەرەوە؟ نەخیر. ئەی باشە بۆچی ئێمە بۆ مێشکی خۆمان ئامادە نین ئەوە بکەین؟ بۆچی ماسیەک ئەوەنە گرنگە؟ خوا سوبحانە و ژینگەیەکی گرنگ بڕی پێویستی خواردن ڕێگای دروست چی بخواچی نەخوا هەموو ئەمانی هەیە. ئەی مێشکی ئێمە کەواتە بەڕاستی مێشک پێویستێتی و مێشک خوا سوبحانە و لەسەری سەرەوە دایناوە، یعنی شوێنێکی زۆر گرنگە، شوێنێکی زۆر بە بەهایە. ئێمە تاکە شتێک ئیهمالی ئەەکەین. مێشکە مێشکی دووشتی پێویستە، لانی دەرونیە لانی فسیۆلۆژیەکەیەتی. باشە ئەم دوانە یعنی خواردن و خواردنەوە بابەتی پێویست لانی دەرونی و هونەریەکەی چۆن وای لێ ئەەکەیتە کە ئەم بابەتە ئەم مێشکە بە شێوەیەکی باش لە ڕووی دەرونی و هونەریەوە کار بکات، لە ڕووی فیزیکەڵیەوەی ئیشی باشی خۆی بکات کە ئەمانە نە پێمان ئەوترێت نە ڕەنگە 10 ساڵیش بگەڕین بە ئاسایی ڕێمان لێ بکەوێت، ڕەنگە ڕێژمان لێ بکەوێت بەڵام بە سەقەتی. بۆ چونکە بە شێوەیەکی زانستی و ئەزمموی ئەمە نەوتراوە باس ناکرێت. ئازیزان کاتە لە پرۆگرامی چالاکردنەوە مێشک کە توی بەڕێز ئەگەر بەشداری بکەیت کات وزە پارە متمانی خۆتە بەخشیت، وایە ئەی ئەمانە زۆر زۆر بەبەهان.
کاتە ئێمە ئیش لەسەر چیەکەین کار لەسەر چیەکەین بۆ تۆی بەڕێز تۆکو و بەشدار بوویەک کار لەسەر چی یەکەین تۆ تەلەبەی دوانزە یاخۆت مەلا یان تەلەبەی ینی خوێندکاری بەشی زانکۆ پەیمانگای یان ئینسانی مرۆڤێکی بەڕێزی لە کۆمەڵگا فەرمانبەرێکی وەزیرێکی کەسێک پلەپێگەیەکی سیاسیت هەیە تەندروستیت هەیە کاگت هەر چی هەکە بێ مێشک هەر مێشک کەواتە ئێمە ئیش لەسەر ئەمانە ئەکەین بەڕوونی پێتانڵین بۆ ئەوەی ئێوەش لێتان دیار بێ و بزان چی بەدەستێن ئەزیزانم یەکەمیشت عەقڵیەت خۆشەویستان دروستکردنی عەقڵیەت لە یادگە و ڕاهێنان و تەکنیک و ئەمانە گرنگترە ئەزان عەقڵیەت وەکو چی ئازیزان عەقڵیەت مرۆڤ عەقڵێکی باڵامان هەبێ وەکو ئەوە خاکێکی بەپیتی هەبێ خاکێکی گەورە و بەپیتی هەبێ ئەم خاکە تۆ ئەتوانیت دار و تۆ و میوە و گوڵ و هەموو ئەمانەی تیا بچێنیت و شوێنی شیای خۆیتی و گەشە ئەکات باشە کاتە عەقڵیەتێکی باش و تەندروستمان پێویستە نەک تەنها بڵێم وا تەکنیک وم ڕاهێنانە بکە و هانی بدە و عەقڵیەتیش ئازیزانم زۆر گرنگە کە تۆ چۆن عەقڵیەتێکی گرنگ بۆ خۆ بنیاد ئەنەی واد لێ بێت کە زۆرترین سوود ببینیت چونکە زانایان وتویانە ئەو إنما يجزي العباد على قدر عقولهم ئەمە قسەیەکی عەرەبی نیە تۆ هەستکەی ئاەتی قورئان لەوە خوێنێتەوە ئەمە قسەی زانان زۆر تێگەشتوەکانە وتویانە مرۆڤەکان بەپێی عەقڵێتەکەیان دەستکەوتیان ئەبێ و پاداشت ئەدرێنەوە یعنی کەسێک کە یادگێکی باشی عەقڵێتێکی باش یعنی کەسێک کە پارە و داهاتێکی باشی عەقڵێتێکی باش یعنی کەسێک کە خێزانێکی بەختەوەری هەیە ئەمە عەقڵیەتێکی باش و بەهێزی هەیە عەقڵیەت زۆر گرنگە بەڕاستی باشە کەواتە ئێمە ئیش لەسەر چیەکەین عەقڵیەتەکەین کە ئەم بابەتە بە ئاسانی بەدەست نایەوە نیت تۆ بڵێ وەڵام کتێبەکە خوێنمەوە هانی ئەدەم وەڵا دەفع و مۆتیڤێشن بەس هانی بدەیتە تەواو ئەمانە بۆیە خەڵکی ئێمە زیاتری سەر بێزارە لە خولەکانی پەرەپێدانی خۆت واستەکە تەنها هاندانە هاندان نییە بەتەنها عەقڵیەت زۆر جیاوازە لە هاندان هاندان بەشێکە لە سێ بەشەکەی عەقڵیەت بەشێکە لە سێ بەشەکەی عەقڵیەت کە ئەمانە بەڕاستی بە ئاسانی لە خول و دەورات و ئەمانە دەست ناکەوێت دوم شت ئازیزان تۆ چی بەدەستێنی ئێمە ئیش لەسەر چێکن لەسەر تەکنیک ئەو تەکنیکانی کە بۆ وەرگرتن مانەوە بە بیرهاتنەوەیکی خێرا کاتێمە چۆر پرۆسە ئەو تەکنیکانەمان پێویستە وەرگرتن بەهێز بکات تەمان پێشەوە عەقڵێتێکی بێت چوە عەقڵێت نایڵە بەر ڕێگری ئەبێت یعنی وەرگرتن بە خێرایی وهێزی مانەوەیەکی باشتر گەڕاندنەوەی زانیاریەکە بە شێوەی باشتر لە کات و شوێنی خۆیان اینجا بە خێراتر ینی بۆ نمونە کەسی وهەیە قورئان لەبەرەکات جزئێکی قورئان بچێنێ پیاچوونەوە ئەکەی مڕاجعەکەی ئەگەر قورئانەکە دابخێ ئەڵە چێنێ وەڵام من 25 35 خولەکم پێچێت 40 خولەکم پێچێت کەواتە ئێمە پێویستمان لەوەی ئەم کەسە لە 35 خولەک و 40 خولەکەوە کە جزئێک پیاچوونەوە ئەکا یان بەشێکی زانکۆ پەیمانگاکەی لە پەیمانگای زانکۆ یان لە خوێندکاری بۆ نمونە پۆلی دوانزەیە ئەو شتێک کە پێویستێتی لە ماوەی 3 سەعاتە بێ بتوانێت لە ماوەی 3 چارەکە بێت پیاچوونەوەی بۆ بکات و پیاچوونەوەی زۆر باشیش کەواتە بەڕێزان ئەم تەکنیکانمان پێویستە و نزیکەی بەڕێزان 30 تەکنیکی زانستی زۆر کاریگەر و بەهێز و ئەزموونکرا ئەخینە بەردەستان کە ئەڕوونە قوڵایی عەقڵی ئینسانە و بۆ هەموو جۆرە تەکنیکەکان تۆ تاوەگو تۆ تەکنیکی دڵخوازی خۆت بدۆزیتەوە و پێشت ئەڵین کە چۆن تەکنیکی خۆت ئەدۆزیتەوە بەڕاستیەکەی ئەگەر لەگەڵمان هەبیت نە کەسێکی ئیمانبی کاتە ئەو تەکنیکانە و هەندێک تەکنیک شێ سوپاس بەخوا ئێمە خۆمان دروستمان کرد داهێنانمان کردووەتیایە چکە عشقمان بۆ بابەتەکە هەیە نەک تەنها پێشکەشیکی سێم شت ڕاهێنان ئازیزان ڕاهێنان وەکو خواردنی نەهەنگەکە وایە ئازیزان منوتم ئەم نەهەنگە چەندێکی پێویستە با بڵێن 3 تەن 4 تەن 5 تەن 5000 کیلۆ خواردنی پێویستە ئێکەواتە پێویستە بەوەی ڕاهێنان بکەم خواردنانی بەدەست بێت ئاسیزان ئێمە کەسانی وامان هەیە لەو کاتێوەی کە چۆتە زانکۆ
مشکی بەکار نهێناوە، زانکۆی تەواو کردو مشکی بەکار نهێناوە، نەخێر لە پۆلی چواری سەرەتایی وازی لە خوێندن هێناوە هەتا ئێستا مشکی بەکار نهێناوە، کەواتە پێویستی بە ڕاهێنانە. ئێمە لە خولەکە لە مانگی یەکەمە مانگی ئاشناکردن و گەرمکردنی مێشکە. لە ئاستی دووەمەوە ئەم کەسە زۆر باشی ئەتوانێت دەستکەوتی باشێ بێ. وەسپاس بخوا داهێنانێکی زۆر زۆر باشمان کردووە و ئەپدەیتێکی زۆر ناوەزەمان کردووە کە ڕاهێنانەکان کاتێکی زۆر نەگرێ بەڵام بە شێوەیەکی کاریگەر کار لەسەر مێشک و یادگە بکات. ئەمە سوپاس بخوا لە هیچ شوێنێکی دنیا ئەم شێوازی دانانی ڕاهێنانە نییە، چونکە لە هیچ شوێنێک نەمان بینەوە لە هیچ کتێب و خولێکی جیهانی و ناخۆیی نییە. وەتوانیمانە بەشداربووەکان بشوێکی باش بە ڕۆژانە کاتێکی باش پێ بدرێت ئینشاءڵڵا. بڕوسری ئەیوت من لە کەسێک ناترسم 50 یان 100 جوڵای و تەکنیک کۆنفۆ بزانێت، بەڵکو لە کەسێک ئەترسم تەکنیکێک 50 یان 100 جار دووبارە بکاتەوە. گرنگی ڕاهێنان لەوایە تاوەکو دووبارێکیتەوە و بەکاریبێنی زیاتر و باشتر پێی ئەگەیت. چوارم ڤیتامین و کانزاکان. بەڕاستی مێشک پێویستی بە خۆراکی خۆی هەیە، خانەکانەوە پێویستی بە خۆراکی خۆی هەیە، کەواتە پێویستمە بە ڤیتامین و کانزاکان هەیە کامانن گرنگن و ئەگەر ئەمانە نەبێ بەڕاستی مێشک کار ناکەن. ئەوان تەن بۆ باسەکەین وەرزشکردن و کەڵەشاخ کە چەند گرنگ و تەندروستە. تەنها لێرە فێری کەڵەشاختان ناکەین، بەڵام ئەڵێن کەڵەشاخ چەند کاریگەری هەیە. شارەزایان ئەڵێن هەرچی دەرمانی دنیا هەیە بەلایەک، هەرچی دەرمانی دنیا هەیە، هەرچی پشتی دنیا هەیە بەلایەک، وەرزش و کەڵەشاخ بەلایە. کەواتە کام وەرزش و کەڵەشاخ زۆر زۆر بۆ تۆ پێویستە. ئێمە ئەو وەرزشانە کە برێن جیم، ئێمە چۆن لە ڕۆی جیممان هەیە یاری قاعاچی ماسوولەکانی لاشە بەهێزەکەی، ئەو یاریانشمان هەیە کە ماسوولەکانی بەشە جیاوازەکانی مێشک بەهێز دەکات. وە چ وەرزشێک بۆ لاشە ئەمانە زەیت و چەوری بۆ مێشک 160 مێشک لە چەوری پێکرد 160 بێگومان پێویست بەوەیە کە ڕۆن و چەوری زۆر باش بخۆیت. ئێمە لێرە نزیکەی 10 زەیت زیاتر پێ ئەڵین کە بۆ مێشک و یادگە باش لەوانە زەیتی زەیتون، زەیتی قەزوان، زەیتی بادم، زەیتی ناوکی قەیسی، زەیتی زەعفەران و زۆر زەیتی تر بەڕاستی کە کاریگەریی زۆر باشی لەسەر مێشک و یادگە و خەو و ئارامیش ئەبێت. باسی هەناسەدان و هەوا ئەکەین، چ ژینگەیەک چۆن بڕۆیتە دەرەوە ئەمانە و چ جۆرە هەناسە و ئۆکسجینێک وەربگری کاریگەری لەسەر مێشک و یادگە هەیە کە بە ئەزمون و بە زانستی پێتان ئەوترێت. وەکار لەسەر ئەم چوار خائە ئەکەین: خەوتن، خواردن، خواردنەوە، خەمۆکی. بێگومان هەریەکێک لەمانە کاری خراپ بێت مێشک بە باشی کار ناکات، تاوانی تەکنیکی پێ بدەێت، تاوانی هانی بدە و قسەی باشی بۆ بکە. و ئێمە لە ڕووی زانستیەوە ئەمانەتان پێ ئەڵین چ جۆرە خواردنەوەیە. بۆ نمونە چای سەوز زۆر باشتر لە چای ڕەش بۆ مێشک. بۆ نمونە زەردەچەوە یعنی ئاڵتونە زێڕە، ئەو شەربەتانە گیراوە بەهێزانە چین کە مێشک و یادگە بەهێزەکە و ڤیتامین و کانزە و مادەکان پڕ ئەکاتەوە، کە ئەمانە جاری وا هەیە پێویستی بە چەنەها ساڵ و 10 ساڵ و 20 ساڵ هەیە تا کەسێک پێی بگەیە لە ڕووی زانستیە و لە ڕووی سروشتیەوە. بۆ بابەتی خەمۆکی چ کاریگەریکی هەیە، چۆن خۆ چارەسەرەکەی، یانیش ڕێنمایی چییە بۆ ئەوی بەتەواتی خۆ چارەسەرکەی، کە ئینشاءڵڵا لە کۆتایی سڵایدا باسێکی ئەو بابەتە ئەەکەین کێش ناتوانێت بە یان سوود نبینین لە خولی چالاکردنەوەی مێشک. شەشەم بەڕێدان 6 ئاو چ کاریگەرێکی لەسەر مێشک یادگە هەیە؟ ئیرادە، چۆن بەرزێکەیتەوە. بەڕاستی خولێکی پڕ ئیرادێ و ئارامی کاریگەری ئەبێ، ئاسوودەیی، ئامانج، ئەنجام کە زۆر زۆر بە شێوەیەکی گرنگ وەکو ئەڵێ پێ نازانی چەند بە گرنگەوە ئێمە ئامانجەکانی ئەخێنێ پێشەوە چۆن ئەنجام بەدەستدەهێنیت، دەستکەوتی ڕۆژانت، دەستکەوتی هەفتانت، دەستکەوتی مانگانت. یعنی خولێکە ئەتوانین بڵێن ڕێککەرەوەیەکی ژیانی ڕۆژانە و هەفتانە و ماگانەشتن بەبێ ئەوەی دابنیشیت و زۆر هۆسە غڵەت کێ بەڕاستی. ئەمانە ئێمە ئیشی لەسەرەکەین ئەزیزان خۆشەویستان. چی دەستەکەوێت کە بەشداری ئەم پرۆگرامانی تەنها بەشداریکردن نا، بەشداریکردن تەناوە ناو بنووسیت. من پێتەڵێم بەڕێزان، کات، وزە، پارە، متمانە تۆ 4 شتە بەخشیت، تەنها بڵێ ناو ئەنووسم پارەکە ئەدەم تکایە تەنها ئەمە مەکە، چکە ئەمانەت ئەڕوات. بەشداریکردن یعنی بەدڵ و بەڕۆح کاتی پێ ببەخشی. ئەگەر ئەمانەت کرد و جێبەجێت کرد چی دەست ئەەکەی؟
لە سەرەتای خولەوە سپاس بخوا ئەمە یعنی یەکێک لە خزمەت گوزاری زۆر ناوازەکانی پرۆگرامی چالاکردنەوەی مێشک کە دەست ناکەوێت بە ماسانی بە تەکنیکێک و بە قسەیەک و بە دوان و بە ئەوەیە دەست ناکەوێت لە سەرەتای خولەوە ستافی تایبەت بە گروپی جیا لەگەڵ ئەمانە ئەبن بەڕێزان ستافی تایبەت ئێمە خولەکە وەرەگرین ستافێکی تایبەت لەگەڵ ئەم بەشایە ستافێکی تایبەت لەگەڵ ئەم بەشایە ئەو بەشای ترایە ئەزیزم دەنگ و ڕەنگم باش لاتەن دەستان خۆش بێ زۆر زۆر باش دەستان خۆش سپاس چیەکەن ئەبڕێزان ئێمە بۆ ستافێک لەگەڵتانە چیەکەین ستافێکتانە بڕێزن بۆ بەشی قورئانی پیرۆز و لەبەرکردن ئێمە تەکنیک و ڕێنمای و ڕاهێنان و وانەکان وەرئەگرن ستافێکیش لەگەڵ تا ئەبێ بەڕاستی بۆ ئەم بابەتە بە تایبەت لە سەرەتا خولەکەوە لەگەڵتانە بن بۆ بەشی زانکۆ و پەیمانگاکان ئەمانش دواتر بەشێکی تایبەت هەیە ستافی خۆی هەیە کە لەگەڵیان ئەبن پاش خولیش ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر زۆر جیاواز و یەکلاکەرەوەی کە بابەتی جیاواز کە وانەی جیاواز کە هاوکاریکردنی جیاوازی ئەبێت و بۆ بەشی قوتابیانی بەشی ئامادەیش کە ستافێکی جیاواز و تایبەت لەگەڵ خولەکە هاوکاریان ئەبن کۆمەڵێک خوێندکاری بەڕێز کە خۆیان خولەکەیان تەواو کردووە ئێستا لە بەشە جیاوازەکانن لە زانکۆپەی مانگەکان لە بەشە پزیشکی و بەشە زانستیەکان و هەر بەشێکی تر دێن ڕێنمایی ئەو خوێندکارانە ئەکەن و دەستیان ئەگرن پێیان ئەڵێن چۆن بخوێنیت چ کاتێ بخوێنیت چی بخوێنیت هاوکاریان ئەەکەن بەڕاستی ئەمەش زۆر زۆر گرنگ و بەسوودە کە ئەمە بەڕاستی بە ئاسانی بەدەست نایە هەریکێک لەمانش بەڕێزان پاش خۆ لەگەڵ بەشەکەی خۆیان گەشتەکە بەرداوام بیدان ئێمە خولێکمان هەیە پێشکەشێکی بەڵام بەشی خۆت لەگەڵ خۆت ئەڕوات ینی بۆم لە بەشی قورآانی پیرۆز دوای خولەکە واز لێ ناهێنێ دێت ئەڵێ بەم ڕێگایە قورآن لەبەرەکەی لە سەرەتاوە پێت فێتەکەات چۆن و چی بکەیت چی نەکەی دواتریش لەگەڵ تا بێ ئەڵێ ئێمە هاوسەفەر دەبین بەشی زانکۆ پەیمانگەکەن بەم شێوە بە قوتابیانی بەشی ئامادەیش تاوەکو کەی تاوەکو وزاری لەگەڵیان نابن ئەمە بەڕاستی زۆر زۆر جێگەی دڵخۆشیە ئازیزان کەواتە ئەگەر ئەمانەت بۆ کرا بەڕێزت دروستکردنی عەقڵیەت و دەروونێکی باش دووربن لە ترس و خەمۆکی و قەلەقی باشە ئەمەنە بەدەستی هێنیت ناڵین ئێمە چارەکاری دەرونی ئەوانە بەڵام کۆمەڵێک ڕێنمایی گرنگت پێ ئەدەین هاوکارێکی زۆر باشی تۆ ئەبێت کە ئەگرێ ئەپدەیتێکی تەواوی ژیانت بێت ناڵین دانەدانە کێشەکان دەین چارەسەرکەین ئەمە لە خۆلی ئێمە نییە کاری ئێمەش نییە ناڵین چارەسەری نەخۆشیە جەستەیەکاندانەکەین نەخێر بەڵکو لە ڕێی ئەو ڕێنمایەنەوە تو ئەکرێت ڕێگایەکی زۆر باش دەرگایە و کلیلێکی زۆر باش بۆ خۆت بدۆزیتەوە کە سوپاس بۆخوا سەدان بەشدار بوو دواتر دڵخۆشی و ئەنجامی خۆیان بە ئێمە وتوتەوە لەمانە چەند ئیسفادەیان کردو و سوودیان وەرگرتووە بەڵام بەو مەرجەی نێت بڵێ وەڵام من هاتوومە قەلەقیم خەمەکیم چارەسەرکە نا ڕێنمایەکان ڕاهێنانەکان مێشکتە چالاکە کاتەوە بەڕاستێکی چیتر دەسەکەی عزیزان بابەتی تەندروستی مێشک و لاشە ئەو تەکنیک و ڕێنمایانە ئەو خواردنانە کە بەڕاستی عزیزانم یعنی ئەزمموی زیاد لە 8 ساڵ 10 ساڵ و زیاتر تۆ وەرئەگریت کە بە چەندەها ملیۆن دەست ناکەوێت یعنی لە چەندەها دەفتەر پارە تۆ نەجاتە بێ کە بیدیتە داو دەرمان و نەخۆشی و قەلەقی و ئەمان ئەمانە بەڕاستی کۆمەڵەشت باسەکەین بە دەگمەن ئەگینا دەست ناکەوێت بەو شێوە بەو کۆکراوەیە بەو بەهێزی چی تێ دەسەکەوێت تەکنیکە جیهانیەکان خۆماڵی کراون ئەمەکێک لە خاڵە بەهێزەکانی ئێمە بەڕێزانم ئەو تەکنیکانی کە لە ژینگەکانی ترا و لە وڵاتانی تر هەیە تۆ لێرە بە ژینگەی کوردی بە زمانی کوردی بە تێگەشتنی کوردی ئەیخوێنیت زۆر زۆر جیاوازە بەڕاستێکی ژینگەی کورد و کوردستان زۆر زۆر جیاوازە کە ئاسانترە بۆ دەروون و مێشک وەری بگرێت تەکنیکی نەو داهێنەرە نەمان دروست کردو سپاس بۆخوا زۆر شتی ئاسان کردو چکە ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان ناژین ئەزانین مێشکیان چۆن کارەکەن شێوازی بیرهاتنەوە لە بینوچنەوە زۆر بە بەهێزی ئەخوێنرێت تەنها نێوەڵام تەکنیکە و تەواو نەخێ ئەمانە پێویستی بە پرۆسەگەلێکی زۆر بەهێزێت کە بە شێوازی ئەوش خۆماڵی کوردانە و هەنگاو بە هەنگاو فێری ئەبین ناڵێم بە یەک قسە بەڵام هەنگاو بە هەنگاو بۆ ئەوی ڕازگۆ بین لەگەڵ پارازیتە فێری بەهێزترین تەکنیکی خێرابین و خوێندنەوەی بەلێشا و فۆتۆڕیدینگ و خوێندنەوەی خێرابی کە زۆر کاریگەرە بۆ چالاکبوونەوەی مێشک
ئازیزانم غەڵەت تێ ئەگەیەنرێ کاتێ بڵێ تەنها بە تەکنیکێک دەهێندە مێشکت بەهێز بکە هەرگیز زانیاریەکان لەبیر ناچێتەوە زۆرترین زانیاری وەرئەگریت زۆر بە ئاسانترین شێوە ئەمە قسەی ڕازاوەی بەڵکو ئێمە ئیش لەسەر چالاکردنەوەی مێشک و بەشە جیاوازەکانەکەی فێر لە بەرکردنی بینینی و بیستنی ئەبیت بەنوێترین شێواز کە سوپاس بخوا داهێنان و ئەپدەیتی زۆر زۆر باش کراوە وە گۆڕانکاری لەسەر شێوازی لەبەرکردنەکان و تەکنیکە نوێ بەهێزە کاریگەرەکان کراوە سوپاس بخوا لەبەرکردنی سەدان و هەزاران ژمارە بە دوای یەکدا کە یەکەمین خولە لە ئاستی کورسان و عێراق بەم شێوە ئەمەی هێنابێت بەسەر تەکنیکی زۆر زۆر جیاواز و کاریگەر و لەبەرکردنی ساڵ و بەروار و ژمارەی ئاەتی قورئانیش هەڵسەنگری نیوەگۆی ڕاست و چەپی مێشک و داهێنان لە مێشکدا تۆنی بۆزان ئەڵێت ئەڵێگەر کەسێکمان هەبێت یەک لای مێشکی بەکاربێنێت وەک وایە کەسێک قاچێکی نەبێ یان بشەلێت خۆی بەشەر ناتوانێت مێشکی هاوسەنگ بێت بۆی بە هاوسەنگی بیر ناکاتەوە بە هاوسەنگی بڕیار و ئیرادەی نییە ئێمە ئەو ڕاهێنانە وەرەگریت کە نیوەگۆی ڕاست و چەپی مێشکی ئینسان هاوسەنگکەن و مێشک بەرەو داهێنان ئەبێت تەنها لەبەرکردنی خێرا و لەبەرکردنی خێرانی نەخێر بەبیر هاتنەوە و داهێنان لە مێشکیشە ماوەی خولات زەن خۆشەویستانم 8 هەفتەیە و پاشان ستافی تایبەتی بەشەکەی خۆت لەگەڵ دەبن یعنی تەنها 8 خول هەفتە ناخوێن بەڵکو ستافی تایبەتی خۆت لەگەڵتە بن یعنی ماوەکە زۆر بە درێژی بە خۆشی کە بە ئیزنی خواو بەو تەکنیک و بەو داهێنانەی کردومانە کەسێک ئەگەر بە جوانی لەگەڵ بابەتەکە بێ ئەتوانێت لە 6 بۆ 7 هەفتە 6 ژمارە لە یەک خولەکە لەبەرکە و لاپەڕەیەک لە 1 بۆ 5 خولەک لەبەرکە بە چ مەرجێک بۆ مەرجانی کە ئێستا پێتانیاون ئینشاڵڵا هەر هەفتەیەکی سێوانی ڕاستەخۆ خوێنن لەگەڵ دەیان وانەی تۆمار کراوە و خزمەتگوزاری جۆراوجۆر لە وانەی تر و گروپاتەکان بە یەکەوەکە وەڵامی پرسیار و کێشەکانی خوشکان و برایان ئەدرێتەوە و وانی جیاوازی ژانی زیادەشمان نەبێت بۆەوەی هاوکاریتان بکەین چی تەمەنێک و چی مەرجێک هەیە بۆ بەشداری کرد لەبەرەوەی خۆماڵیە بە ڕێزان و خۆشەویستان تەمەنی 11 ساڵی بەشداری کردو و سپاس بۆ خواگەشتووە بەوەی کە لە 5 خولەکە تا 4 لاپەڕ لەبەرکات ئێمە بەشداروی زۆرمان هەبووە کە لەو تەمەنە بەڵام ئێستا بەشێکمان جیا کردوێتەوە کە تا تەمەنی 15 ساڵی لەگەڵیان نابن لە پۆلی پێنجین تقریبی 10 ساڵی ئەو ناوە تاوەکو 15 ساڵی ئەو بەشێکی جیاوازن بەڵام ئێمە 5 ساڵ بەرەو سەرەوە وەرەگرین لە 15 ساڵ بەرەو سەرەوە باشە و مەرجی دومیش ئەوەیە کە خوێندەواری هەبێت ئەو کەس باشە چی مەرجێکی هەیە مەرجەکە ئەوەی خوێنەواری هەبێت بزانێ ئەو شتەی خوێنێتەوە ئیتر هەر زمانەکە کێشەمان نی هەر شتێک لەبەرەکە هەر شتێک وەرەگرێت خوێندەواری هەبێت لە بەشی ئامادەی چی خوێنێت ئازیزان و خۆشەویستان لە بەشی ئامادەی ئەوانی کە تەلبەی خوێندکاری 10 11 و 12 بە تایبەت 12 ڕێخستنی کات دانانی خشتە وەرگرتنی ڕاوێژ استراتیژی و تەکنیکی کۆششکردن وانەی ڕێنمایی تەندروستی زیاتر پەرەپێدانی خودبەرزکردنەوەی وزە و توانای کۆششکردن خێرا لەبەرکردن چکە ئەمانە کۆمەڵێک شتی جیاوازن پێویستە یادهێنانەوەی خێرا چارەسەری قەلەقی کاتی تاقیکردنەوە ڕێنمایی خۆ ئامادەکردن بۆ کاتی ئیزنەکە 50 ڕۆژێکیان پێدەن ڕێنمایی کاتی تاقیکردنەوەکان چۆنەتی جێبەجێکردنی ڕاهێنان و تەکنیکەکان لەسەر مەنهەجی تایبەت بەخۆیان هەروەها بەڕێزان ئەوانی کە ئێستا ئەتوانی بەشداری بکەیت تاوەکو ئیمتحانی نیشتمانی تاقیکردنەوەکان نیشتمانی وزاری لەگەڵێ ئەبین بە چالاکی بابەتی گرنگ بۆ ئیسار نبێتەوە هاوکاری زیاد دەکرێت دواتر کە نمرەی بەرزت هێنا ئەوە تۆ خۆت بەشداری کرد و نمرەی بەرزت هێناوە ئێمە لایەن ئەکادیمیاوە خەڵاتی بەڕێستانەکەی خۆشبەختانە بەڕێزان بارودۆخی قوتابیان و داوامی خوێندنگیان لە بەرچاو گیراوە بە جۆرە ئەرکەکان ڕێکخراون کە بتوان لی سودمەند بن وەکاری بێتکەوە کاتتان بۆ بگێڕێتەوە و کاتان کەم بگرێت یعنی ئێوە کە ئێستا ڕۆن ناو خوێندنەوە یەکێک لەو کێشانەتان ئەوەیە کە کاتتان نییە ئێمە ڕاهێنانەکانمە دەستکاری کردووە کە لەگەڵ ئێوە بگۆنجێت و کاتی زۆر باشتان بۆ بگەڕێنێتەوە ئەوەی کە بە 4 کاتژمێر ئەخوێن ئێستا بە کاتژمێرێک و بە تەکنیکی جیاواز و ڕێگای تایبەت باش ئەم خولە چەند کاتی پێویستە؟ ئایا پێویستی بە 7-8 کاتژمێر ڕۆژانە هەیە؟ ئایا من فەرمانبەرێکم؟ ئایا من مامۆستایەکی ئاینیم؟ ئایا من پزیشکم خوێندکاری زانکۆ پەیمانگا من حەزم لەوە قورئان لەبەرکەم بەس کاکەم هەموو کاتەم نییە
ئایا بۆ ئەمانە چەنە کاتی پێویستە بەڕاستی سپاس بۆ خەبەر ڕێزان عزیزان ئێمە بەردەوام لە هەوڵی ئەپدەیتکردن و بەرەو پێشبردنە بۆیە لە ئێستا هەیە کاتەکانمان زۆر بە باشی دەستکاری کردووە بە شێوەیە کاریگەری لەسەر ئەنجامەکان نەبێ و بەڵکو ئەنجامەکانت بەدەستهاتووەکانت باش و باشتر بێت و کارمان لەسەر ئەوە کردووە 1/1000 وەکو برایان ترێسی ئەڵێ ئەگەر ڕۆژی 1/1000 زیاد بکەیت ئەوە 1000 ڕۆژی تر 1000 جار لە ئێستات باشتری کەس لە ئێستا بەشداریکە 1000 ڕۆژی تر 1000 جار لە ئێستای ژیانی باشتر ئێمە بەرنامە خوشتەی باش کاتی پشووی باش پێداچوونەوە هەفتەی پیاچوونەوە ڕۆژانی پیاچوونەوە هەموو ئەمانەمان هەیە بە شێوەیە کە لەگەڵ کاتی کۆمەڵگەی خۆمانە بگونجێت کە ئیشەڵا بەڕێزانم ئەتوانم بڵێم ڕۆژانە ئێمە هەفتانە دابشمان کردو یعنی لە هەفتەی یەکەمە تەنها 60 خولەک ڕاهێنان پێویستە واتە یەک کاتژمێر هەفتەی دووەم ئەبێتە کاتژمێر و نیوێک دواتر بۆ 2 کاتژمێر بەم شێوە لەگەڵتانە ئەبین بە بەرنامە و پرۆگرامێکی زۆر تایبەت و ورد و ئەزمونکراوی زۆر باش بەڕێزان خۆشەویستانم کۆتاش لە خزمەتتانە بن بۆ ئەوەی ئێمە ڕاستگۆ بین لەگەڵتانە و ئێوەش ڕاستگۆ بن لەگەڵ ئەوەی کە بە ئێمە ئیبەخشن و لەگەڵ ئەوەی کە ئەتانێ تۆی بەڕێز کات وزە پارە متمان نابەخش ئەگەر ئەمانت بەخشی و سوودت نەبینی ئەوە ئەکرێت خەتاکەیا لە ئێمە بیا لە ئێوە بێت ئێمە لە سەرەتا پێتانی ئەڵێ ڕاستی سوود بینین لەم پرۆگرامە لە یەک لایەنەوە نابێت بەڵکو بە هەردوو لامەنەوە بێ یعنی تۆ مەڵە من بەشداری ئەەکەم بۆ خۆم ئیسراحەت پاڵ ئەدەمەوە خۆیان مێشکم بە هێزەکە ئەمە لای ئێمە نی سەتا پێنج لەسەر ئێمە بێت سەتا نەوەت و پێنج لەسەر ئێوەی بەڕێز باش کاتە کێ سوود نابینێت کێ نابێ بەشداری بکات ئەوانە چین بەڕێزان ئێمە سەرەتا خۆپان پێتانی هەڵین کەسێک بە گومان بێت و بەرگری دروست بکات بێ بە گومان تەمان گومان هەموو کەسێک بۆی دروستە بێت تۆ بڵێ من وا بگۆڕم بەڵام نەخێر گومانێک کە ممکن نەبێ لا ببرێت دێ بەرگری دروستەکە تو هەر قسێ بکەڵێ وانە ئەمە نابێ ئەوە نابێ نابێ ئەو کەسی کە بەرگری دروستەکات ئێمە ناتوانین بەرگری بشکین ئەبێ خۆت قەناعەت لەگەڵ بابەتەکە بگۆڕی بەچی بە نمونونەکانی پێش ئێوە تەماشای فیدباکەکان بکەن تەماشای ئەنجامنا بکەن کە بەشدار بکەن بەدەستیانی هێناوە ئەی کێ سوودی نەبینیوە ئەکرێ یەکێک لەوانە بێکە خۆی هەر بە گومان بووە ئەکرێ کێ بێت یەکێ بێت تەنها بۆ زانیاری کۆکردنەوە هات بێت بەڕێزان بەلاتەوە سێر نەبێت کەسی وایە دێت هەشت هەفتە و دە هەفتە بەشدارێکە بە زانیاری کۆکە دواتر ئەڵێ وەڵامە سوودی نییە مەمە وان نییە بۆ واسەکە تۆش ئەڕۆیتە ناو مێشکی و شتێک والێکی هەمووی ئەگۆڕێت ئەمە خەون و خەیاڵە باش عزیزان کێ ناتوانێت یەکێک ڕێنمایی و ڕاهێنانەکان جێبەجێ نەکات بەڕێزان بەڕاستی کەسێک بێت ئێرە پێویستی بەوەی ڕێنماییەکان و ڕاهێنانەکان جێبەجێکات کەوتمان دەستکاری ڕاهێنانەکانمان کردووە وەسپاس بۆ خوا کاریگەرێکی زۆر باشی هەیە ئەو کەسانشکی کاتی کەم بەڵام مەرجی سەرەکی ئەوەی ڕاهێنانەکان جێبەجێ بکە بەڵکو زیاتر بکە یەکێک دەفتەرەکەی پڕ بێت یعنی کەسێکمان ناوێت بەڵام من ئەوە ئەزانم و ئەوە سوودی نییە و ئەوە تااقەتی نییە هەموو شتێ ئەڵێ من ئەیزانم من ئەم شتانە خۆم ئەمزانی من ئەم شتانە هیچ نییە ئێمە نهاتوین تەنها زانیاری بدەین بە تۆ ئێمە زانیاری پێدەین لەگەڵ ڕاهێنان تۆ پێویستە زانیاریەکە ئەگەر بیستوتە پێشتر ئەمە جەختکردنەوەی ئەگەر نەت بیستۆ فێری بە جێبەجێ بکە یعنی جێبەجێکردن بەڕاستی لەسەر ئەوەی بەڕێز کێ سوود نبینیەوە نابێ بەشداریکە بەڕێزان کەسێک وا بزانێت تەنها بە دوو قسەی خۆش دەگەێت بە ئەنجامی زۆر باش پێویستی بە چییە؟ ڕێنمایی ڕاهێنان جێبەجێکردن ئازیزانم یەکێک لە ڕووی زانستیەوە کەسێک ناتوانە سوودی زۆر باش و گۆڕانی باش ببینێت ئەگەر زەبرێکی توند بەرسەری کەوت بێت یان نەخۆشی قورسی هەبێت لە مێشکی کەسێک لە بۆ نمونە ڕووداوێکی هاتوو چۆ لە شوێنێک بەربۆتەوە سەریدای بە دیوارێک شتێکی داتووە خی گەورە دووری خە لە هەمووتان وای لێ کردو مێشکی لە ڕووی دەماری و تووشی تێکچوون بوو ئەمە خول ناتوانێت ئەمە باش کاتەوە بەڕاستی ئەبێ سەرەتا ئەمەی خۆی چارەسەرکە اینجا بەشداریکە یەکێک نەخۆشی و زەبری قورسی دەرونی هەبێت
ئازیزانم کەسێک کە خەمۆکیەکی قورسی هەبێت، کەسێک بۆ نمونە پانیک ئەتاک زۆر زۆر قورسی هەبێ بۆ نمونە، کەسێک بۆ نمونە ڕاڕایی و وەسواسێکی زۆر زۆری هەبێ، بەڕاستی ئێمە ناتوانین ئەمانە چارەسەرکەین. ئەو کەسانی نەخۆشیێکی دەرونی قورسیان هەیە با سەرەتا خۆیان لای چارەکار و دکتۆری پزیشکی دەرونی چارەسەرکەن، ئەو جا بێن سوود ئەبینی لەم بابەتان. ئێمە لە ڕووی زانستی و ئەکادیمی و شتەکەتان پێشکەشەکەین بۆ ئەوی ڕوون بێناتان. یەکێک بەردەوام نەبێت تا کۆتایی و ڕاهێنانەکان نەکات. یعنی من زۆر بەشدار بوو هەیە بەڕێزان، تاوەکو هەفتەی سێم و تاوەکو هەفتەی چوارەم بەشدارێکە دەتڵێ بە کۆمنتێ سوودم نەبینی. یەکێک ڕکا تۆ بۆ سوود نەبینی چی بۆچی نەبووە سەرەکەین ئەم بەڕێزە بەشداری نەکردووە تا سێ هەفتە تا چوار هەفتە دواتر وەڵا کاکە من بە گومانم. خۆی لە دوای ئاستی دۆمەوە گۆڕانی باشتر دەست پێەکات. ئەگەر کەسەکە وەکو وتمان کێشەیەکی قورسی دەرونی یان نەخۆشیی قورسی نەبێت، یعنی من زەمان ناکەین کەسێک بەڵە شێرپەنجەیەکی قورسی هەیە سوودی زۆر زۆر باشە بێت، ئەڵێن سوود دەبینی، بەڵام سوودی گەورە گۆڕان پێویستی بەلاشەیەکی ساغی ڕاستێکی باشە. کەواتە بەڕێزانم تا کۆتایی بەشداریکردن ڕاهێنانەکە، کەسێک ڕاهێنان نەکا خۆی من نەمان هێناوە تەنها تەماشامان بکە، پارەت داوە کاتە بەخشی پێویستە ڕاهێنان بکەی، پێویستە جێبەجێ بکەی. ئەوە مەرجی سوودبینین و گۆڕان. مطلقاً بەڕێزان بەڕاهایی کەسی ئیهمالمان ناوێت. خۆی ئیهمالی و بێباکی بکات دواتر بڵێ من نایتوانم و ئەم شتە سوودم لێ نەبینی و ئەم شتە وانی. ئێمە مەرجمان هەیە بەڕێزان، تەنها نامانێت تۆ پارە بدەی وڵا دواتر بڵێ لای خەڵک لا باسی بکەی، یان بۆ خۆت تەنان دەبێت دڵسۆزی خۆت بی. ئەگەر ڕاهێنانەکەی جێبەجێ نەکەیت بە دڵنیایی و بەڕێزم کاریگەری دەرناکەوێت. دواتر تۆ وەڵێ وەڵا من هەر شکست خواردم و دواکەوت. نەخێر، بەڕێزت ئەکرێ خۆ باشتر بکەیتەوە، ڕێگە دروستەکە ئەنجامی دروست. بەڕێزان خۆشەویستانم، ئێستا کاتی ئێوەیە و من لە خزمەتانەوە فەرمن. من ئەم شتانم باس کرد لە خزمەتی ئێوەی بەڕێزم، کۆمەڵێک ڕێنمایی و ڕوونکردنەوەی بەسوودم بە ئێوە بەخشی تا ئەوەی کە بزان بەشداری بکەیت چیت بەدەستەکەوێت. ئێستا کاتی ئێوەی بەڕێزم ئەتوانیت چیرۆکی خۆت بگەڕیتەوە لە ژیانە. من وەها بەشداریم کرد بەم نیەتەوە، بەڵام سوپاس بەخوا ئەمە بەدەستهێنا. ئێشتوانی پرسیارەکی خۆت بکەیت و ئێمە لە خزمەتی ئەوەی بەڕێزین. ئەگەر پرسیارێک هەیە ڕوونکردنەوەیەک لەسەر شتێکەوانی ئیم باسمان کردووە، ئەوە ئینشاءڵڵا ڕاژت پێدەین و لە خزمەتە ئابین. ئەوانی کە دەستیان بەرز کردوێتەوە ئەتوانن پرسیاری خۆیان بکەن و من ئێستا چاتەکەش ئەکەمەوە. ئەحمەد ئەنوەر فەرموو کاک ئەحمەد. ئاستا من وێنەکێشم ئەتوانم سوود وەرگرم چۆن؟ بەڕێزان ئەو کەسانی وێنەکێشە، ژمێریارە، پزیشکە، ژنی ماڵەوەیە، پیاوێکی کاسبە، زانکۆ و پەیمانگای تەواو کردووە، خوێندکاری ماستەرە دکتۆرایە، مەلای هەر شتێکیت، ئێمە ئیش لەسەر مێشکەکەین. وەکو چۆن لاشە پێویستی بە ئەوەیە کە بیپارێزیت مێنێتەوە تەندروستیکەی، مێشکش پێویستی بەوە هەیە بەڕاستێکی. یعنی کەسانی وێنەکێشن زیاتر لای ڕاستی مێشکیان بەکاری هێنن. ئەوکو تۆنی بۆزان وتی ئەگەر یەک لای مێشک بەکاربێنێک وایە بە ڕێگادا بشەریت، کاتە مێشکی تۆ هاوسەنگ نی. چۆن مێشک لە خوسەنگ بکەیتەوە؟ چۆن بە بیرهاتنەوە باشترەکەیتەوە؟ کەڵەشاخ حیجامە نازانم وەڵا کەڵەشاخ شتێکی ماوەستا کۆزە کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی ئایکیوی مێشک. لە ڕاستیە بەڕێزان بابەتی ئایکیو بابەتێکی ترە کە بابەتی زیرەکی. ئێستا ئێمە تەنها ئایکیومان نییە واتە زیرەکی یەک جۆر، بەڵکو ئیکیومان هەیە زیرەکیە جۆرا و جۆرەکان کە پرۆفیسۆر هاوارد گاردنەر هەشت جۆری زیرەکی دۆزیوەتەوە، هەندێک زانایان تاوەکو 34ش ئەڕۆن. بەڕاستیە ئەڵێت هەموو مرۆڤێک بەلای کەمەوە نزیکەی 4 جۆری زیرەکی تیا هەیە کە لە یەک یان دوانە ئەکرێت زۆر زۆر باشتر بێت. کەسی وایە زیرەکی ژیربێژی و بیرکردنەوە و
ئەم منطقی هەیە کەسی وایە لە ڕووی زمانەوانی و قسەکردن داڕشتنەوەی بابەت باسکردن کەسی وایە لە زیرەکی کەسێتی ناسی و سروشت ناسی هەیە کەسی وایە زیرەکی لاشەی و جەستەیی هەیە IQ یەک جۆری زیرەکیە باش ئازیزانم کەسی وا هەیە زۆر زۆر زیرەکە مەسەن لە لەبەرکردن لە جیهانا بین کەسانی زۆر زیرەک بۆن نەوە کەسانی کە نەخۆشی بۆن نەداونیان هەیە زۆر زیرەکە بەس ژیر نییە ئەم خولە باس لەوە ناکات چۆن IQ بەرزکەیتەوە یان ئەوە بەڵکو مێشک چالاک کاتەوە بەشە جیاوازەکان چالاک کاتەوە بۆی بتوانیت زیرەکیەکانی خۆتیش پەرە پێ بدەیت من شایەتی هەموو قسانە ئەدەم الحەمدولillah زۆر سوپاس سۆرین خان یعنی تەمەنی 11 ساڵ ناتوانێت لە ڕاستیە تەمەنی 11 ساڵ بەشێکی جیاواز هەیە کە ئەتوانین بەشداری کە لە ڕێگەی مامۆسای تایبەتەوە و ئەوانە ئەتوانن هاوکاریان بکەن ئەتوانین بەشداری بکەن بەڵام بەمەرجی ئەوەی خوێنەواری هەبێت و لەگەڵ مامۆستا ڕێنمایەکانی جێبەجێ بکات ئەڵێ چۆن بتوانین بەشداری بکەین بەڕێزانم بۆ بەشداریکردن ئەتوانن پەیوەندی بکەن بە پیجی ئاوات ئەکادیمیەوە لە فەیسبوک و ئینستاگرام یان لە فەیسبوک کاتی بەشداریکردن زۆر کەمەوە کەسێک بێ بەشداری کات هەلو دەرفەتێکی زۆر باشە ئینشاءڵڵا ماوەسە لە هەفتەی یەکەم ڕۆژانەیە کاتژمێر ڕاهێنان وایە بەڵێ لە هەفتەی یەکەم ڕۆژانە تەنها یەک کاتژمێری شەست خولەکی ڕاهێنانتانە بێت ماوەسا ئایا بۆ کەسێکی خەمۆکی دایمە خەم دەخوا سوودی ئەبێت ڕاستی بەڕێزان خەمۆکی پلەی هەیە جۆری هەیە جۆرێکمان هەیە کە هەر ناتوانێت یعنی وەکۆڵە لە ژیاندا هەبڕاوە ئەمە بەهۆی خراپ بەکارهێنانی مێشکەوە یان لە ڕێوەی بایۆلۆجی مێشکەوە کیمیایی مێشکی تێکچوو ئەمە بێ بۆ لای چارەکاری دەرونی و پزیشکی دەرونی چارەسەری بکە جۆرێکی ترمان هەیە هەر خۆی تۆزێ جۆری بیرکردنەوەی خراپە ئەکرێت لە ڕێگەی ڕاهێنانەوە و ئەو تەکنیکانەوە مێشکی ببوژێتەوە و زۆری جیاوە فەرق بکات بەڵام کەسێک خەمۆکی قورسی هەبێت با سەرەتا ئەوە چارەسەر بکات ئیمام شافعی ڕەحمەتی خوا لەبێ بەسەیکردنێک شتی لەبەر ئەکرد باشە ئەو سەردەمە وەک ئێستا نەبوو چۆن بەست چۆن سەیدم بەڕێزان هەر کەسێت هەر ڕێگەیەکی دروست بگرێتە بەر ئەوە ئەنجامێکی دروستی ئەبێت بۆ نمونە سەحابەمان هەبووە ملیاردێر بۆ ملیاردێر بە هینی ئێستا و کات دۆلار نەبوو بەڵام بە وەکوپارەی ئێستا ملیاردێر بوو خەڵکی واشمان هەبوو زۆر هەژار بوو کەسانی وامان هەبووە لە سەردەمی ئیمامی شافعی مێشکیان زۆر لاواز بوو ئیمامی شافعی و هەندێک تەڵەبەی زۆر مێشکی باش بوو ئەمانە توانیویانە ڕێگە دروستەکە بدۆزنەوە و مێشکیان بەکاربێن ئیکەواتە کەسێکیش ڕێگە دروستەکە بگرێتەوە مێشکی بەکاربێنێت بە دڵنیاییەوە یعنی ئێمە زۆر زۆر جێگەی دڵخۆشیە کە بەشداربوومان هەبووە لە ماوەی 6 ڕۆژە 23 جزئی قورئانی لەبەر کردووە کە لە یەک نوێژە توانێتی 15 جزئی قورئان بڵێتەوە بەشداربوومان هەبووە ئەمانە تەمەنی 16 17 ساڵش سواز بخۆ توانیوێتی لە 4 ڕۆژە نزیکەی 20 جزئی قورئان لەبەر کات ئەمە زۆر زۆر جێگەی دڵخۆشیە بەشداربوو هەبووە لە 5 بۆ 7 ڕۆژ سەحیحی بوخاری لەبەر کردووە ئەمانە زۆر جێگەی دڵخۆشی و ئاستی بەرز لە زانکۆ پەیمانگەکان خوێندن یعنی ڕێگەی دروست گرتنە بەر ئەنجامی باشت پێ ئەدا ئیتر هەیە بە چەند مانگی بەدەستی هێنێ هەیە ڕەنگە بە چەند ساڵێک بێت پێی بگەیە گرنگەوەی ئێمە ڕێگەکە و ڕاهێنانەکان پێڵێ ماستە من خوێندکاری گۆنزم ئایا زۆر کاتم نابێت چونکە دەروم قوتابخانە زۆر کاتم بەخوێن بەڕێزان ئەو کەسانی کە خوێندکاری دوانزەن ئێمە کۆبوونەوەی تایبەتمان کردو منهەجەکەمان بە شێوەیەکی زۆر باش داڕشتۆتەوە شێوازی ئەو واجباتانی ڕۆژانە هێنە ئەو وانانەی هەیەە کە بەڕاستی ئێستا هەلو دەرفەتێکی زۆر باشە کە سەرەتای خوێندنتانە چونکە بە ئەگەری زۆرەوە ڕەنگە لە دوای ساڵ سەری ساڵەوە بەشداربوونی وەرنەگیرێت چونکە ڕەنگە فرای نەکەوێت بەس ئەگەر پرسیارەکان بە شێوەی کوردی بنووسن بەڕێز نەزان بەڕاستی لەو دیتە لاتینیانە تێناگەن بێزەحمە بڕوان بەڵێ بڕوانامەی لەگەڵە دواتر کە خولەکە تەواو کرد ئیمتحان و هەڵسەنگان نەکەیت بۆ بڕوانامە کەی دەست پێکات چەند ڕۆژێکی تر ئینشاءڵڵا دەست پێکات
مەسە کورسی تۆمارکرا باشترین ڕاستەخۆ ڕاست لە ڕاستیە بەڕێزان بۆیە ئێمە ئەم کورسەمان کردووەتە ڕاستەوخۆ لەبەر ئەوەی شتی تۆمارکرا و تەنها سار دەکاتەوە ئێمە هەفتانە لەگەڵتان ڕۆژانە لەگەڵتانین هێشتا خەڵکێک سار دەبێت و دوورەکەوێتەوە تۆمارکرا و بەس زانیاری پێئەدا نازانی چۆن جێبەجێکی دەیان کێشە دێت و بربەر دێتە پێشت ئێمە لەگەڕ لە ڕێگەی ستافێکەوە ستافی گشتی ستافی قورئان ستافی ئامادەیی ستافی زانکۆپی مانگاکان ستافی بەشە پزیشکی و زانستیەکان کە پێنج شەش ستاف لەگەڵ تا بێت بەڕاستی کۆرسەکە بێ بەرامبەرە بەڕێزان ئەم کۆرسی ئێمە لە ڕاستیە نزیکەی 2 مانگ لەگەڵ کەسێکا و دواتریش بەردەوامە لەگەڵیە ئێمە هیچ هاوکاری دەعمێکی نەحکومی نەحیزبی نەدەرەوە ناو وڵاتمان نین و ستافیمان هەیە نزیکەی 20 ئەندامی ستافمان هەیە و ئەوانە ناتوانین ئەم خولە بە بێ بەرامبەر و بە فری بڵێنەوە وەگەرنا ئێمە بەشدارومان هەیە لە وڵاتانی ترەوە ئەڵێت لە وڵاتانی تر هەمان ئەم خولە و کەمتریش لەم خولە بە 25 وەرەقەیە سپاس بەخوا ئێمە ڕێژەکە لە ئێستاە ئەوەی بەدەستێنی زۆر زۆر زیاترە لە چاو بڕەکەیە ئەتوانین ئینشاءڵڵا بۆ نرخ لە بۆ بەشی ئامادەیی بۆ بەشی زانکۆپی مانگاکان بۆ بەشی گشتی داوای نرخ بکەن چکە نرخەکانیان جیاوازە ئەتوانین لە پیج ئینشاءڵڵا پرسیارکەن وەڵامتان درێتەوە بە خێرایی ئەوانەی لە بەشی زانکۆ پەیمانگاکانن ئەوانە هەشت هەفتە نییە بەڵکو زیاتر لەگەڵێنە ئەبن کۆمەڵە توانستی ئەکادیمی و بابەتی ئەکادیمی و بابەتی سیمینار و زۆر شتی بابەتی جیاوازێ لەوێ ئەخوێنرێت تەحمە نەبێ ئەتوان لە لەبەرکردنی قورئان و زانکۆ پەیمانگەکان بەشداری بن بەڵێ ئەتوانین بڕۆیتە بەشی زانکۆ پەیمانگاکان کە چیتە ئەوەوە ڕێک بەشی قورئانەکەیشت بۆ ئەکرێتەوە بە مەرجێک کەسەکە بتوانێت قورئان بخوێنێتەوە کێشەی خوێندنەوەی قورئانی نەبێ بە تەجویدەوە بێ زەحمەت ئەگەر بەشداریم کرد و خوێندکار نەبم خوێندنم تەواو کردووە بەڕێزانم ئەم پرسیارە زۆر زۆر جوانە کەسێک کە بەشداری ئەکات نا بۆ نمونە نە خوێندکاری ئامادەییە نە خوێندکاری زانکۆ پەیمانگایە تەنانەت بۆ لەبەرکردنی قورئانیش نایە هەر ئەوێت بۆ زمان باشتر بێت نەخێر هەر ئەوێ مێشکی باشتر بێ و کتێب خێراتر بخوێنێتەوە و عەلمی بڕاتە پێشەوە بەڕێزانم بەشی گشتی ئێمە چالاکردنەوە گشتیەکە بۆ ئەو کەسانی بۆ هەموو ئاستیەکە بۆ هەموو ئاستێک ئەوانەی کە ئەچنە بەشی زانکۆ پەیمانگاکان یان قورئان یان ئامادەیی هەمان ئەوە ئەخوێنن کە لە گشتیەکەیە بە شێوەیەکی تر لەگەڵ بەشەکانی خۆیان کەواتە کەسێک دێت بۆ ئەوەی زمان خێراتر لەبەرکات بۆ نمونە ئەتوانێت لە شەو ڕۆژەکە 500 وشە واتە لەبەرکات ئێمە زۆر زۆر گرنگە کەسێک بتوانێت لە شەو ڕۆژەکە 200 ڕستە لەبەرکات ئێمە زۆر زۆر باشە یعنی بەشی گشتیەکە بۆ ئەو بەڕێزانێک کە نەخوێندکارن نە هیچ ئیلتیزاماتێکیان فەرمانبەرێک پۆستێکی حکومی هەیە لە ڕێکخراوێکە کارەکات ژنێکی ماڵەوەێ پیاوێکی کاسبکارە هەرشت بەشێک ئایا جیاوازی بەشی زانکۆ گشتی چیە لە ڕاستیە بەڕێزان بەشی گشتیەکە ئێمە سەرەتا بۆ مانگی یەکەم ئاستی یەکەم مێشک ئامادە ئەکرێت فێر ئەکرێت ڕاهێنانی پێ ئەکرێت گەرم ئەکرێت ئەمانەی پێ ئەکرێت لە مانگی دووەمەوە لە ئاستی دووەمەوە وردە وردە ئەچنە ناو بابەتی ئەوانەی کە خوێندکاری ئامادەی یان زانکۆ پەیمانگاکانن ئیتر بەشی خۆیان جیاوازە و ڕاهێنان و بابەتیان جیاواز بەشی زانکۆ پەیمانگاکان زۆر ترە خوێن ڕاستەکەی کە پەیوەستە بە لایەنی ئەکادیمی توانستی ئەکادیمیەوە وڵام مامۆستا من پۆلی دوانزەم لە پاڵ ئەوە قورئانش لەبەرەکەم ئایا ئەگەر بەشداری کورسیالەکردن و مێشک و بێزکردن یادگەکەن لە هەما کاتا سوودی هەیە بۆ خوێندنەکەم هەم بۆ لەبەرکردنی قورئان لە ڕاستیە بەڕێزان خۆشەویستان ئێمە زۆرێک لە باشداربووەکانمان پێش ئەوەی دوانزە دەست پێ بکات یعنی بەشدار لە 11 ئەچوو بۆ دوانزە هەموو قورئانیان لە ماوەی هەندێک حەوت ڕۆژ هەندێک 15 ڕۆژ هەندێک مانگێک لەبەرە کرد بەڵام ئێمە پێشنیارمان بۆ ئەوانەی کە لە پۆلی دوانزەن
مەشغوڵ نەبن بە لەبەرکردنی قورئانەوە، بەڵکو خوێندنەکەیان زۆرتر کاتی زۆر زۆر باشی پێ بدەن. ئەگەر کاتێکیان زانی و فەراغە بیدەن بە قورئانەکە. وەگەر پێش 12 و دوای 12 ئەتوانن کاتی زۆر باشیان هەیە و مێشکیشان زۆر چالاک بێتەوە بۆ لەبەرکردنی قورئانیان هەر بابەتێکی تر. ماسەجگە لە ڕۆژانی کە دەرزە خوێن ڕۆژەکانی تیش ڕاهێنان هەیە، خزمەتگوزاری هەیە. بەڕاستیە بەڕێزان ئەوەی لەسەر ئێمەیە بە فەرمی سێ وانەی فەرمیتان هەیە کە لە سێ شەوە پێشکەش ئەکرێت شەو ناشەوێت. دواتریش ئەکرێت خزمەتگوزاری جیاوازتان بخێنە بەردەم بەوەی کە بە ڕاهێنانی بە کۆمەڵ بە کۆچینی تایبەت ئێمە ڕاهێنانتان پێ بکەین بە گروپات کە ئەمە ئەکرێت خزمەتگوزارێکی نوێ بێت ئینشاءڵڵا. بەڵام وەکو چۆن گروپەکانی تر هەبوو ئەکرێت لەم گروپێشە هەبێت. مامۆستا باشە لە ماوەی ئەم 8 هەفتەیە ئەگەر ڕۆژانە 3 سەعات بدەن بە ڕاهێنانەکان بە تەکیدی دەتوانن بە 6 دقە لاپەڕێک لەبەر بکەم. لە ڕاستیدا بەڕێزان بە سێ مەرج ئەگەر بە گومان و ئەوە نیت گومان نییە و بابەتەکە ڕاست نییە ئەمەمان نایە هەرمێنە سەر. دووەم نەخۆشیێکی قورسیان زەبرێکی قورسی مێشکیت بەر نەکەوت بێکە وە گۆڵە مێشت تووشی خەلل بۆ بێ سواز بەخوا دیارە ئێوە ئەوتانی. سێم نەخۆشیێکی قورسی دەرونی نەبێت وەکو خەمۆکی ترس و قەلەقێکی زۆر زۆر کە کاریگەری کرد بێتە سەر ژیانی. ئەم سیانەی نەبێت ئەگەر بەو شێوە ڕاهێنان بکەیت ڕێنمایەکان جێبەجێ بکەیت ئینشاءالله کەمتر لە 6 خولەکیش ئەتوانی لاپەڕی لەبەرکەی وەکو زۆر بەشداربوو هەبووە لە 4 کاتژمێر بەشداربووەمان هەبووە لە 1 هەفتەی 1 لاپەڕی لەبەرکرد گەشتووە بەوەی کە لە 3 خولەک لاپەڕی لەبەرکە لە 1 خولەک لاپەڕی لەبەرکە. باشە باوەڕ ڕێنمایی ڕاهێنان. مامۆستا بەڕێز باسییان دەی خواردن و خواردنەوەی باشکەی کە لە بۆ مێش باش بێت. لە ڕاستیە بەڕێز باسی زۆر خواردن و خواردنەوەمان کردووە کە لە بینارەکانی پێشووە بۆ مێشک باشە. بەڵام ئێوە ئەتوانن من چەند گیرا و شەربەتی زۆر زۆر گرنگ هەیە بە بەشداروەکانی ئەدەی نانی ئەڵین بەم شێوە بکەن. بەڵام دانێکی تر هەیە ئەتوانن ئێوە ئیسفادەی لێکن لێرە مەجال هەبواسی کەم. ئەویش مەسەلەن ڕۆژانە 1 کوب بخۆیتەوە لەم شەربەتە چەوەندەر کەرەوز گێزەر سێش چەوەندەر کەرەوز گێزەر بتوانی ئەمە ئاوی تێ بکەیت و تێکەڵی بکەیت و لە حسارە ئەوانە دواتر بیپاڵێویت وەکو شەربەت بیخۆیتەوە بەیان هەستای لە خەو بیخۆیتەوە یا عەسران یان نێوانی ژەمەکان زۆر زۆر سوودی لێ ئەبینن زۆر سوودی لێ بن ئینشاءڵڵا. لە خزمەتانە بەڕێزانم ئەگەر کەسێک پرسیارێکی هەبێ زەنگۆڵ ئاوا فەرموو ئەوانەی کە دەستیان بەرزە کردێتەوە فەرموو زەنگۆڵ ئاوا زەنگۆڵ هێرۆ عەلی فەرموو سۆلین عەدنان فەرموو. السلام عليكم موسى. عليك السلام ورحمة الله صديق فەرموو. مامۆستا پێوتت ئەتوانم چیرێکی خۆتان باس کەن من یەکێکم لە بەشدارانی G16 حەزم کرد بۆ هاوڕێیان کە ئەیانەوێ بەشداری بکەن ئەی باسی کەم من بەشداربووی G16 بەڵێ زۆر باش فەرموو سۆلین خان. من بەشداربووی G16 گروپی گشتیم ئەوە بوو کەمە لە مانگی 6 لە سیفری کرد. من سەرەتا تستێکیان بۆ داناین لە ماوەی 24 ساعات کە ئەبێت 4 ساعات بێ بەلەبەرکردنەوە تا تایبەتی کە بەلەبەرکردن من کاتم نەبوو 4 ساعات دانیشم تقریب 2 ساعات و نیم بۆ 3 ساعات توانین 4 لاپەڕە لە قورئان لەبەرکەم کە ئەوە ئەگەر کوردی وایە باشتر لەبەرەکە بەڵام زۆر کەمە 4 لاپەڕە لە 3 ساعاتە ئەنی شتێکە زۆر کەمە. الحەمدولillah وام لێ هات لە کەمتر لە دقەیەکە لاپەڕێکی کوردی لەبەرەکەم لە 5 دقەیە بەلایکەمەوە 9 لاپەڕە لەبەرەکەم لە لایڤێکی مامۆستا سیدیقا لە 5 دقە گەشتمە 222 شەومانە لەگەڵ 36 فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڕاستی
تا بڵی باشم تا بڵی لەگەڵ تا مەبەستم ئێوەیە ئێوە زۆر لەگەڵ ئێمەیان تۆڵی زۆر خاتەمەنە بینێکە ببوورە. آه، من هەرزەکارم تەمەنم 15 ساڵە. آه، نا مەڵێ خوێندکاری هەرزەکار، ئامادەیم. مەڵێن هەرزەکار بەڕێزان، هەرزەکار وشەیەکی زۆر نازانم خوازراونە حەزەکەم بڵێم تازە پێگەشتووە، ئەین تازە پێگەشتوو باشە تۆ دەست بۆ. جوانترەوەتە لە آه، خزان تەمامەستا زۆر سپاس سپاس زۆر ئەیە. سپاس بۆ جەنابیشت وتت لە لایفێکی مامۆستا سدیقا کە ڕاهێنانتان کردووە بە کۆمەڵچەنێک کرد لەبەر کردووە. لە ماوەی 5 دقەیە 222 وشەی ئینگلیزی و کوردیەکە لەگەڵ 36 فرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یعنی سپاس بخوا عەلەیهی سڵاتو وەسەلام. یعنی تۆ بەس بە تەماشاکردن خۆ لە بەرێکە ئەگەر وابێ. من ڕاستی خۆم حەزم بۆ بابەتەکە و بڵێ ئەلحەمدوللا بەڕاهێنانەکان شتێکم لەبیر نەچێ ئەو کات ئێمە زۆر مەشغوڵ بووین ماڵمان تەعمیرە کرد ئەتا نوێژنمانە کردەوە کاتێکی ئەوەنە بەڕاهێنانەکان نەیە بەتێوە تەسەلی بەدڵی خۆم بەڵام ڕاهێنانەکان بەشێکی باشم بۆ جیا کرد بۆ بڕوا ئەکەن گەچ و چمەڵتۆ و بلۆک لەناو ماڵمان بووە من ڕاهێنانی خۆم هەر کردووە تا ئێستا یەکوانێت ڕاستەوخۆ یەکوانێت تۆمارکرا و یەکوانێ لایڤی ڕاهێنانم لە دەست نەچووە ماشاء الله ماشاء الله. و تەنها 8 هەفتەش نییە بەڕای من زۆر زۆر لەگەڵ تا ئەبن من لە گشتێکەش بووم یعنی زۆرتر لە 8 هەفتە لەگەڵ تا بن. سپاس بەخوای گەورە دەستەکان خۆش بێ و بەڕاستی بەڕێزان حەز و ینی خولیا بۆ شتێک کات پێبەخشینی زۆر زۆر گۆڕانکاری ئەکات. من دڵخۆشم کە بەشداربووان لە هەموو تەمەنە جیاوازەکانە ئاستیان ئاوایە دەستەکان خۆش بە سۆڵیم خان ئەو کەسێک کە بە گومانە چی پێڵی دەیەوێت بەشداری کات. ڕاستی من ئەو کاتێک کە ئێوەم ناستی G7 بوون گروپی حوتان دەست پێ ئەکرد بەڵام بە زروفێک ئەو بایکۆت ئالە من نەمتوانی بەشداریکەم بەڵام هیچ کاتێک گومانم لەوەیان نەبووە چونکە من کەسێکم یعنی هەر لە عیلی خۆمانە لە بنەماڵی خۆمانە ئەقلەتم زۆر زۆر جیاوازتر بووە بڕام بە گۆڕانەکان هەبووە بڕام ئەکرد کە کەسێک بتوانێت گۆڕانکاری بکە بۆچی ئەنشتاین بۆ نمونەیان خۆزانەکانی تر ئەوەنە ئایکیوان بەرزە بۆچی کەسێک ئاسایی نەتوانێت من بۆیە بەڕای من گومان مەبن چونکە گومانکردن خیانەتتان لێ دەکات. دەستەکان خۆش بێ یاخوا سەرکەوتوو ئینشاءالله و هەموو ئەو زۆر سپاس مامۆستای بەڕێز هەر بمێنی دەستی تۆش خۆش بێ یاخوا سپاس بۆ جەنابیشت هەر بمێنی خۆتان لەگەڵ ڕێزی خوا لەگەڵ بە سەرکەوتوو بێ یاخوا حاجی فەرموو بەڕێزانم ئێوە توان چیرۆکی خۆتان یان پرسیاری خۆتان بکەن لە خزمەتانە فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مامۆستا باشم جاگیان زۆر سپاس. مامۆستا من خوێندکاری ئامادەیم پۆلی چەنی دوانزە سەرکەوتوو بێ یاخوا. حیاتم مامۆستا کورسی تۆمارکراو بەڵێ ئیسفاداکەی یان هەر ڕاستەوخۆ. وەڵای کاکە حاجیگیان وەکو سوود بەدڵنیاییەوە لە تۆمارکراوی سوود دەبینیت بەڵام ئێمە ڕاستەوخۆ تەنها ئەو وانانە نییە کە بڵێن پێتە ینی ئەوانەی کە تۆمار کراوە یان تەنانەت ئەوەیشی بەڕاستەوخۆ پێتانی ئەڵێن دواتە تۆمارێکی بۆتانی دانین چەنەها چالاکی جیاواز هەیە کە تۆ لەوانە دەست ناکەوێت وی بە دڵنیایی کۆرسی ڕاستەوخۆ خولی ڕاستەوخۆ زۆر سوودەکەی زیاترە بە بەراورد بە شتێکی تۆمارکرا ینی سەر نامە کەسێک پێم خولەت بە تۆمارکراوی بداتێ سەتا سی ئەوە سوود نبینی کە بەڕاستەوخۆی لە کەناڵ و گروپەکان لەگەڵمان نبیت و ئەو خزمەت گوزاری جۆرە جۆرانەی کە پێشکەش دەکەی. باڵێ ئەڵەم مەبەستمەوەی هەیە ینی هەر شتێ ئیسفادەی لەکەی لە تۆمارکراو. وەڵا ئیسفادەیەکی هەیە بە ڕێژەی بەڵام سوودی تەواو ئەوەی کە تۆ بەڕاستەوخۆی بێت. باڵێ باڵێ بەس مامۆستا بەڵێ گیانەکەم فەرموو. پرسیارەترمەیە بۆ کۆرسەکەی دکتۆر شاکار بەڵێ ئەگەر ئازانیانی تەبێ لەسەری وەڵاهی بۆ زانیاری داوا لە پێیج بکەین ئینشاڵڵا زانیاری تەواو پێ ئەدەن. وڵایی جواب نادەنەوە وەڵام تەدەنەوە نامی زۆر هاتووە ئینشاءڵڵا وەڵامی تۆ شەدرێتەوە باشە. ئینشاڵڵا یعنی بەڵام ئیسفاد مەنووسە سڵاو دوای سەعات پرسیارێکم هەیە نە بڵێ ئەو شتم ئەوێت بۆ یەکسەر بە یەکجار زانێرەکانت پێ بدەن. تەواو زۆر سپاس باشە دڵی من حیات زۆر سپاس دەست خۆش. حاڵێکیان هێرو عەلی فەرموو.
ئەیاد فەرموو. ئەیاد فەرموو کاک ئەیاد. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سلام باش مستجان. زۆر سپاس برای گیان، تۆ چۆنی؟ فەرموو. الحمد لله سپاس دەکەم. ڕست هەیە لە خزمەتام کاک ئەیاد، فەرموو. من قوتابی ئامادەییم، بەشداری قوڵەکەم نەکردووە، ئینشاڵڵا بەشداری تێدا دەکەم. بەس ئینشاءالله. پرسیارێکم هەیە، من زۆر حەزم بە فێرە زمانی ئینگلیزی بم. ئینگلیزی حەز دەکەی فێری زمانی ئینگلیزی بیت؟ بەڵێ. بەڵێ. وەڵای لە ڕاستیە بۆ ئەوی فێری هەر زمانێک بیت سەرەتا پێویست بەوەیە کە چۆن فێری بیت، وایە؟ وایە، بەڵێم ئاها. من لە قوتابخانەکەی خۆمان زۆر گرنگی بە فێربوونی زمانی ئینگلیز دەدەن، بە تایبەتی مامۆستایەکەمان. بەڵام من لەبەر کاتی من تەڵەبە عیلمیم، لەبەر کاتی بابەتەکانی تکانێن توانێت لەبەرکردنی و هەموو وشە ئینگلیزیەم نیە، بە زیاتر لە بیرم دەچێتەوە بەمانەیە کوردی و ئینگلیزیەکەی. وایە. وەڵا کاک ئەیاد گیان، لە ڕاستیە ئەبێ بڕۆیت بۆ شوێنە سەرەکیەکە چارەسەری بکەیت، وایە؟ یعنی بۆ نمونە تۆ ئەگەر مەحەتەی کارەباکەت سویچەکەی دابەزی بێ، وانییە؟ وایە. تۆ هەروەرە هەرچی گڵۆپی ماڵ هەیە دەستکاری بکە، بیگۆڕە چاکی بکە، ئەم ئێستادی سوودی نییە. باشە، ئەبێ بڕۆی لەوێەوە چاکی بکەیت، لەوێ کێشەکە لەوێیە. بۆیە ئێمەش ئیشەکە لەسەر مێشکە، یعنی ئەو کاتە زۆر بە ئاسانی ئینشاءڵڵا و شەواتە ئەخوێنیت چۆن لە بیرت بمێنێتەوە، چۆن ڕستە لەبەرەکەی، بۆ ئەوەی کە بتوانیت ئینشاءڵڵا بەسەر زمانی عەرەبیە بێ، ئینگلیزیە بێ، فارسی بێ، هەر زمانی ئەڵمانی بێ، هەر زمانێکی تر بێت. یعنی کێشەکە یعنی لە مندایە بۆ فێربوونی زمانەکە لە مێشکمداوایە؟ بەڵێ بەڵێ، خەتاکەی تۆ نییە، یعنی مامۆستاکە. کێشەکە ئەوەی نازانی مێشک نازانێت چۆن وەری بگرێت، چۆن سوودی لێ ببینێ. وڵای ڕاستی بێ من بە ئەنێ بە کوردی خۆمان بە عاشوایی ڕادەتمە ناو بابەتەکەەوە، ئەنێ مامۆستەرێ بۆ منە درەبژێ پێنج وشە لەبەر کاتەکە بۆ بەیانی پێنج لەبەرەکەم، بۆ دوو بەیانی پێنجەکەی دکەم لەبیر دەچێتەوە تا ئەوکەیت کە لەبەرەکەم. وڵا کاک کێشەکەم زۆر من خۆشم لە ماوەی 1 سەعاتە 10 و 6 پێ لەبەر ناگرە، بەڵام ئەلحەمدولیلا گەشتم بەوەی کە لە ماوەی 2 بۆ 3 کاتژمێرە نزیکەی 6 لاپەڕ لەبەرکە. یعنی وشە لەبەرکردن دواتە هەر زۆر ئاسانە بێتەوە بۆت. تەکنیکەکانی بەڵێ بە تەکنیکەکانی و چالاک بوونەوەی مێشک. وڵای ئەمن ئێستا لە مەکتەبەکەی خۆم ئینشاءڵڵا کتێبم زۆر کڕیوە، ئەو کتێبانەی فێربوونی زمانی ئینگلیزی هەر وەختمە بڵێم هەم پارەکەم بە ئازای ڕۆیشتووە. وەڵای کتێبی زمانی ئینگلیزی، خولی ئینگلیزی وەربگرە، کتابی مێشک و یادگە، هەموو ئەمانە ڕەنگە وا لێ بکات سارد بیتەوە زیاتر لە بابەتەکە و بە فیڕۆژ بچێت، تاوەکو فێر نەبی مێشکت چۆن فێرە بێت. ئەبێ فێر بی مێشکت چۆن فێرە بێت. ئەو جا ئینشاڵڵا زۆر سوود دەبینی، دواتر خۆت دەڵێ ئەکاشە ئەوە چی بوو، من لەکوێ، ئێستا لەکوێ. ڕاستەکە زۆر سوپاس بۆ دەست بەڕێزی سپاس سوکوتوبی دەکەم. بەش ساڵ بێت بەکار باسان کرد. عەلەیکوم ئەسسەلام. بەڵێ ڕزگار فەرموو کاک ڕزگار. کاک ڕزگار فەرموو. شەیدا فاتح فەرموو. Teacher, sorry, excuse me. فەرموو کاک ڕزگار. سۆری بم بوویرە ئەوە مایکەکەم ناکرایەوە، چەند جار دەستم لێدا ئەوجار کرایەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. طبعا زۆر خۆشحاڵم هەرچەند تەمەنەکەی من تۆزێ فەرقیە لەگەڵ ئەو خوێندکارانە، بەڵام ئێستا منیش خوێندکارێکم وەکو ئەوان، بە جوهدێکی وەکو ئەوان، بە تێڕوانینی وەکو ئەوان، بە زەوق و ڕقی وەکو ئەوان،
یعنی ئیسا ئەکێ لەو خوێندکارانە خوشێکی بەڕێز مابووتی هینا لێرە لە ئەوروپا پێڵن تینیجە واتە لە تەمەنی 14-15وانە تینیجە واتە زۆر زەوق و ڕەوقی هەیە بۆچی زەوقی هەیە بۆ خوێندن بۆ فێربوون بۆ ئەوانە جا زۆر خۆشحاڵم کە گوێم لە سەوتێوانە بێت و خۆم لە هی ئەوانە بینمەوە بۆیە هەندێک لەو خوێندکارانە هەندێک شتیان باس کرد ئەمە خۆم 20 ساڵ پێش ئێستا لە پۆلی 6 بووم کاتێک کە سەعیمە کرد بەو عیلمەی کە خۆم هەم بوو وەمەزانی بەوە دوانم نەجاحەت بێنم ئەوە بوو دوای تەبعاً دوای امتحانم کرد یەکێک لە شوانەکانی دیەکە هاوتی مامۆستا ڕزگاوتم بەڵێ وتی ئەزانی وشێک چەند جار نووسیتەوەتم چەند وتی 35 جار نووسیتەوە 35 جار نووسیمەتەوە ئەو جا بۆم لەبەر کرابوو ئەبێ 70 جایشوت بێتمەوە ئەو جا بۆم لەبەر کراوە تاکیدم لە ئابووریا بوو جا ئەمە قسەکەم لەسەر چییە دوایی چوومە زانکۆ بیرم کەوتەوە کە تەبعاً بۆ مورە کە ئەم کۆرسانە بینی ڕاستیەکەی لە مانگی چوارە داخڵ بووم بە کۆرسی ئاواد ئەکادمی کە بریتی بوو لە بەدەستێنانی نمرەی بەرز یەکسەر ئەوم بیرکەوتەوە کە لە کۆلێج لە زانکۆ کوڕێکمان لەلا بوو وتی من دەورەیەکم بینیوە لە لای مامۆستایەک ناوی مامۆستا ئاوات بوو ئەکس ئەوم هاتۆ بیر کە سعیە کرد دایما قەڵەمێکی پێ بوو خەتی پیاهێنا ئێستا کە ئەم خولەم بینی وتم ئەو فڵان کەس ئەو خولەی بینی بوو بۆیە زۆر بە خشکەی ئیشێ کرد لە هەمووشمان زیرەکتر بوو ماشاءالله جا قسەکەم لەسەر چییە سەردەمی خوێندنی خۆتان بەڵێ 2000ەکان ئەڵێم سەرەتای 2000ەکان جام بەسم چێ لە ئیرانە یعنی ئەم خولانە ئەلو ئەم خولانە دەستکەوتێکی زۆر گەورەیە ئەگەر ئەو گەنجانە بزانن چکم بەڕاستی من خۆم 5 مانگ پێش ئێستا لەگەڵ ئێستاە لە 140 فەرقم هەیە لە چییە لە وەکوڵێ غیرەی بۆ دروست کردوم بەڵێ ئینگلیزیەکەم لەواچە پێفێکرد نەبێ نەتوانم وەکو پێویست بەڵام سەپۆر ئینگلیزیە لە سەپۆرتێکی زۆر باشی کردوم غیرەتێکی زۆر باشیاوە پێم کە بۆ لەبەرەوەی کەسێکی ئینگلیزیە لە بەرامبەرم قساکە ئەتوانم بچمە بازار لەگەڵ ئینگلیزا قسە بکەم ئەگەر غەڵەتیشکەم کێشەم نییە بۆ لەبەرەوەی شتێک هەبوو زانین بوو بەڵام نەمەتوانی بەڵام ئەم فێری توانینی کردین بۆیە زۆر گرنگە ئەم خوێندکارانی کە گویان لێیە بزانی ئاواد ئەکادمی تەنیا قسە نییە تەنیا وەرگرتن نییە بەڵکو ئینگلیزاڵی هەمووجارەڵەم سەپۆرتێکە وانە یعنی بەردەوام لە زاکرێتە سوڕێتەوە کە ئەوە چییە واد لێ ئەکا ببی بە پاڵەوان جا پاڵەوانەکە لە زمانە بێ لە کەسایەتیا بێ لەوان نابێ جا بۆیە سوپاسانەکەم من شتێکی تۆم نییە بۆی کاتێوانە نەگرم بەشداریکردن لە کۆرسی چالاکردنەوەی مێژگو و چۆنێکی سعیکردن و ئەوانە هاوکارە بۆ دەرسەکانی کە سپاس بۆ هەموو شتەکانی کە باوسا پێم خۆشە بڵێن ئێمە لەگەڵ خۆتە ئێمە گەڕانەوە بۆ کاتی خوێندنی خۆت زۆر بەڕێزن جا پێم بڵێ ئەگەر ئەو کاتە و پێش ئەوە ینی کاتی ئامادەی ئەگەر تۆ ئەمانە بزانایە ئەو برادەرەکە خەتی بە ژێراهێنە چۆن ئەبوو کاتە چەندێک دڵنیام نە ئەو جوهدەمە کرد نە ئەو مادووبوونەم هەبوو و ئەوایی لیژ نازان کۆشە بووم ئەو تموحەشی هەم بوو بە دەستمێنە بەس من بە عەقڵی ساڵی 90ەکان هەر ئەم نووسی ئەوەی کە لە زاکیرەما هەبوو تعلیماتم وەرناگرت تێگەی وە کەسیش نەبوو ڕێبەریت بکە ئەوەی هەبوو مامۆسایی کلاسیک هەبوو سیوەی کلاسیکەکەی یعنی خۆی تازە بوو بەڵام شێوەی کلاسیکەکە بوو کە منیش هەر وەکو ئەوان ڕۆیشتم بۆ منە خوێندکارەکە ئەموت ئینگلیزیەکە بۆ من ئەم دەرسا هەر بیڵێرەوە نەمەزانی ئێستا ئەزانم کە نەهورتنەوە مێشتەکە بەچی وەکو مەکینەی لێیە ڕەوای لێ هەیە مێشکتە بێ بە ئۆکوڵە هیچی تیان نامێنێ ئەبی بە بەخا تووتی بەڵێ مێشکتی لاکە بێ بەڵام کە بیرەکەیتەوە لە خۆتە پرسییتەوە کاوا دەکاتیمە فێرتەکە تۆ خەزنیەکەی زۆر مهمە
مامۆستا زۆر سپاس بۆ سپاس ئەو دەکەم زۆر بەشداریکردنە کاتان جوانت. نەگرم چاوتان ماچەکەمەش امتحانم هەیە ئێستا لە سەعات 8 دەستان خۆش بە هەر لاواکە دیمە لە دەکەوێت بێ وەرگێڕانە مانگی سێمە سپاس دەکەین بۆ بۆ بەشداریەکەشە سپاس ماڵ هیوادارم ئەو خوێندکارانە هەموو نمەی لەبەرز بێنن تێگەی سەرکەوتم انشاءالله کاتێکی خۆش مامۆستاگەین خوا لەگەڵ سپاس بۆ بەشداریکردن. شەیدا فاتیح فەرموو. کە من مایکەکە ئەنێرم بەڕێزان ئەنمیوت هەیە میوت و ئەنمیوت ئەتوان ئەنمیوت هەڵبگێرن. السلام عليكم. عەلەیکی سەلام وەڕەحمەت الله. باشی مامۆستای بەڕێز. زۆر سپاس شەیدا خانم. کەناتان چۆنە؟ وڵایی من چەند هەفتەیە کە بەشداریم کردو الحەمدولیلا سوودم بینیەوە و بەرەو پێشش چوتم، بەڵام لە بەرکردنەکانم ماوە کورتم، یعنی بۆ نمونە ئەگە لەبەری بکەم بەیانی کە ئەچمەوە سەری دەبێت زۆر یعنی ڕاهێنان بکەمەوە دووبارە ماندوو بمەوە پێی، ینی پرسیارەکەم بۆیە چۆن وا بکەم زیاتر لە مێشکما ماوەکەی درێژتر بێ، زیاتر بچەسپێ لە مێشکما. تۆ بەشداربووی گروپی هەژدەی؟ لە گروپی حەفتەش بەشدار بووم، بەڵام گروپی حەفتە نەخۆش کەوتم، جارە تا هەفتەی چوارەمی هاتم، جا هاتمەوە گەر هەژدە. ینی لە هەژدەی وانی ئێستا؟ بەڵێ ینی حەفتەم تەواو نەکرد، هەر 4 هەفتەی یەکەمی، وڵی 4 هەفتەکەش بە تەواوەتی ناچووکە دواتر تۆزێک نەخۆش کەوتم هاتمە گەر گروپی هەژدە. زۆر باشە ئینشاءڵڵا ئێوە چاوەڕێ بن لە دوای مانگی دووەمەوە، ینی مانگی یەکەم کە چنە ئاستی دووەمەوە ئەوانە خوێن کە چۆن بچێتە درێژمەوتەوە. بەڵێ زۆر باشتە، دەست خۆش. دڵە خۆش بێ سەرکەوت بێخۆ. لە خزمەتانە بەڕێزان ئێمە تەقریبی مانگی یەکەم تەنها مانگی ئامادەکردن و گەرمکردنی مێشکە و تەکنیک و جێب ئەمانێ. عادەتەن لە دوای هەفتەی شەشەم و حەوتەمەوە کەسەکە هەست بە گۆڕانێکی باشەکەات ئەگەر ڕاهێنانی باش کرد. پەروەرکۆی فەرموو. پەروەرکۆی. السلام عليكم يا مصطفى. عليك السلام ورحمة الله كاك پەروەر. شلون سجان؟ زۆر سپاس کاک پەروەرگێر. سلامتي ما مصطفى. والله من تقريبا سماك فيش تبجداري خلك نكرد هر اونلاين بو او ايه وانا ويشتر بو بەڵێ ايه تقريبا يعني راهنا وششم كم كرد بلام تقريبا لبركرنو خوينا وشت باش برو بيشوم بلام ياك مشكلة ما بو يعني بو ندو ما كان اوم ذكر او الدورة ما كرد لدواي دو حفتي وقبري فورمات بمو بەڵێ او لبركرنو او راهنا نشتانا وقبري اسم نخويند بو وقبري بردوامي منما لە دوای خولەکە. بالي تقريبا راهناش من كم كري يعني لماوي ما قوني وغوانا قيش من لماوي 11 دقيقة لا فرق من لبردكر بەڵێ بەڵێ هذا بشاركم ابو هو كاركيتسيا هۆکارەکە چییە؟ بردوامي نية بون وقبري لا دقما كدي كوشيني و نعم بەڵێ کاک پەروەرگیان لە ڕاستیە ئێمە کەسی وایە کێشەی دیسپلینی هەیە سێڵ دیسپلین وەکە پابەندبوون بە شتێکەوە. طبیعی کەسێک ڕات بەشداری شتێک ئەکات بۆ نمونە خۆ ناتوانێت بە هەمان ئەو حەزمەوە بەردەوام بێت. باشە مرۆڤ بۆ ئەوەی لە شتێکە بە سەلامەتی بمێنێتەوە یان بتوانێت بچێتە پێشەوە ئەگەر بە کەمێکیش بێ ئەبێ هەر بەردەوام بێت. یعنی دابڕان بڵێ لە شتێک بەتەواوەتی دابڕێم و ئەمە وەکو خۆی لێ بێتەوە هەرگیز ناتوانانی بەڕاستی. بەڵام ئێستا ئێمە کۆمەڵێک تەکنیک و شێوازی بیرکردنەوە هەیە ئەم کەسە ئەگەرش ناتوانێت بەردەوام و مارەسی بکە بەڵام بۆ هەمیشە لە مێشکێ ئەمێنێتەوە بۆ هەمیشە. باشە ینی مەگەر بە زۆرداری بێوێ مێشکی خۆی خراپ کات و تێکی بداتەوە ئەگینا مێشکی هەرگیز نابێتەوە بەوەی پێشوو. ئیتر تۆ ئەگەر بەرنامەیەکی خۆت هەبێ ینی بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت قورئان لەبەرکی ئەلیتەوە دیارە تا لە یەکەمی لاپەڕە تا 600ەمین تۆ بێ لەبەری بکەی. باشە ینی ئەم پابەندێکی زۆر باشە پێدا
وەگەرنا بۆ نمونە ئێمە بە سیستەمی سەرەکی بەشداربووەکە ئەڵێن ڕۆژانە هەڵ بدەی ئەگەر بە شێوەیەکی کەمیش بە کتێبە بخوێنیتەوە بە خێرابینی باشە بە خێرابینی بەلای کەمەوە بتانی بە ژمارە وێناکردن تەکنیکی وێناکردن و ژمارە ڕۆژانە هەندێک ژمارە لەبەر بکەیت کە هەمیش کاوسەنگە کات هەم وەرگرتن هەم بە بیرهاتنەوە واگەر تۆش ئەگە بتوانیت ژینگەیە کتەبێ بۆ هەندێک هاوڕێت هەبێ تەشجیعت بکەن ینی بۆن من لەم خولانە تۆ توانی هاوڕێک بۆ خۆت بدۆزیتەوە هەندێک بەشداربوو لە ئێم وایە نەکرد هاوڕێیان دۆزیەوە بخوان ڕاهێنانیان نەکرد قورئانیان لەبەر کرد فەرمودەیان لەبەر ئەکرد هانی یەکتریان ئەدا یعنی ژینگە زۆر کاریگەری ئەبێ تۆ تەنها خۆت بی خۆت و مۆبایلەکەتی بەڵام ئەگەر خۆت و 4-5 هاوڕێ بن ئەوە ئێوە و هیمەت و ئامانجەکەتان یەکی کاک پەروەردگار تێگەیشتم مامۆستا. ینی پێویست بە چەند هاوڕێیەکە پێویست بە کۆمەڵە شتە ئەگەر بە کەمیش بێت کەمیش بێت ماوەماوەش بێ سەری لێ بدەیتەوە ئەو زۆر گرنگە بتوانانی ئەوەت لە خۆتا جێبەجێ بکەی شتێکی کەمیش بێت یعنی ژینگەکەت بۆ خۆت بڕەخسێنی ژینگە ئەوە یەکترین شتە یعنی مرۆڤ خۆی بە خۆی ناتوانێت خی گەورە فەرمووی وەتەعاونوا على البر والتقوى وانیە یعنی بە کۆمەڵ دەست بگرن بە چاکەوە بە تەقوا و بە ئیمانەوە تەقە تۆ سار دەبیتەوە ئەبێ هاوڕێکتە بێ بەرزکاتەوە ئەوە کۆڵی ئیمانن نوێ بکەیتەوە ابن عباس فەرمووی تعال بنا نؤمن ساعة ئەڵێ دانیشن بە ئیمانمان سەعاتێک نوێ بکەینەوە ئەی زۆر گرنگە ئیمان عەقڵیات یادگە هەر شتێک بێت ماوە زۆر ئیسفادەی لێەکەی ماسای خواردن کاریگەری هەیە لەسەری بە دڵنیاییەوە ئێمە ئەو خواردنشتانی باسی ئەەکەین بەڕاستی من خۆم تقریبی 8 ساڵە لەو بارەیە کارەکەم تێگەی لە بواری خواردن و سروشت و مەزاجناسی و ئەوانە کۆمەڵی خواردن هەیە تۆ هەرگیز نابێ بیخۆیت نە کۆمەڵی خواردن کۆمەڵە جۆری خواردنێک کە بەپێی سروشت و مەزاجی تۆ نایخوات ئەبێ لێ دوورکەویتەوە چکە ئەو خواردنە سارد دەکاتەوە یعنی بۆ نمونەیەکێک لەوانە چای ڕەش بڕێ وزەت پێ ئەدا بەس بەردەوام خەڵ دەکاتەوە لەم وەرزی پاییزە ئێستا من هەر کاتێک سار دەبمەوە ئەڕۆم هەنگوی ناخۆم تەنانەت بەڕێزە باوەڕ ئەکەم ئێستا ئاوە بخۆم ئەمە هەر ئاوی طبیعی لیمۆ هەندێک لیمۆیە ئەمە هەندێک نعنا و ئەمانەیە و هەنگوینا و هەنگوین کەمێک تێ کردووە چکە ئەم وەرزی پاییزە وەرزی خاوبوونەوە و خەواڵووی و خەمۆکی و سترێس و ئەم شتانی هەنگوین خواردن بە شێوەیەکی بیکەیتە ناو شەربەت و ئاوە وزەیەکی زۆر گەرم و گوڕیەک تاقەیەکی زۆر پێبەخشێت یعنی هەنێ خواردن هەیە لابد هەر ئەبێ ئەم کەسە بەکاری بێنێ وەکوتم تەنها تەکنیک و ڕاهێنان و هەوڵدان و ئەنجامانە نین کەسێکم بۆچی مێشکی باش بێت تەندروستی وێران بێت کەسێکم بێ بۆچی یادگەی بەهێز بێت لە ڕووی دەرونیەوە ڕووخەڵ بێ ئەمانە زۆر گرنگە بەڕاستێکی جاری وا بە ئەو ڕۆژە ئەنوا خواردنت خواردەوە بۆ بەیانێکی هەڵدەستی حەز دەکەی مێشکت نیوقوەتە زەختێکی زۆر لەسەر مێشکە خەوتووە وەرە نانێکی قورس و چەور بخۆ دواتر چایەکی ڕەشی بە شەکرەوە بخۆ دەڕووی زانستیەوە یەک کەوچک چا شەکر کاریگەری بەرچاوی هۆرمۆنی هەیە ئەڵێت ئەو کەوچکە چا شەکرە کە تۆ ڕەنگە بڵێ لە شیرینیەکە لە ساردیەکە لە پسکێتەکە ئەی خۆم ئەوەی تایە بۆ ماوەی چەند کات ژمێر باشە مێشک و لاشت دەڕواتە دۆخی شپرزەیی بیۆ کیمیکاڵیەوە واتە کیمای زیندەی لاشت ئیرادت بەردەوام لە بەرزنزمی و شپرزەیە هەر چۆن ئەتەوێ ئیرادەی خۆت بێنیتەوە ناتوانیت شەکە ئەوەیە ئەی تۆ بەیانی کۆمەڵی خواردنەی بیخۆ هەرچی ئەتەوێ خۆت کۆنتڕۆڵکەیت و گەرمیکەیتەوە ناتوانیت ئێوارە بیخۆ هەرچیەکی نایتوانیت ئێمە گرنگە لە ڕووی تەندروستیەکەوە کاتە ئێماڵە لە ڕووی تەندروستیەوە بەقەدەر چەندها ملیۆن ئیسفادەی لەیەکی خۆ بە ئاسایی نەیە بۆ چکە تۆ کاریگەری لەسەر ئیرادەتەکە لەسەر بیرکردنەوە تەکە زانایان وتویانە ئەنتە ما تەئکولوه تۆ ئەوەی کە ئەی خۆیت ئەی چییە خۆیت
چۆن ئەیخۆیت چ کاتێک ئەخۆیت چەندێک ئەخۆیت زۆر گرنگ. جزاك الله خير مامۆستا. ئەی مامۆستا و مینی کۆرسەکە کەی بڵاو دەکرێتەوە؟ وەڵاهی ئەوە ستاف ئینشاءالله لە کاتێکی گونجاوە بۆتانی بڵاو ئەکەنەوە. لە مێژت چاوەڕێنە. وەڵاهی جا ئەوە ئینشاءالله ستاف خەریکن بۆ خی گەورە سەلامەتتان کە مامۆستا. سپاس بە ڕێزم عەزیزەکەم. سەلام عەلیکم. عەلیکم سەلام. هێڤەر فەرموو. السلام عليكم. عەلیکم سەلام کاک هێڤەریان. باشی مامۆستاجان من باشم زۆر سپاس. تۆ چۆنی؟ سلامت بێ ڕێز مامۆستاجان وتم جیاوازی نێوانی گروپێکە و VIPەکە چییە و هەر بە ئامادەبوون لەوانە ڕاستەوخۆکانی گروپە VIPەکە توانین مێشکمان 15 هێندە بەهێز بکەین. کاک هێڤەرگیان لە بەشی VIPەکە ڕاستەوخۆیە و ڕوبەڕووە ڕاهێنانە، یعنی هەندێک ڕێنمایی و تەکنیکەکەت بۆ باسەکرێ و ڕاهێنان پێکرێ. تەنها بەشداریکردن لە هیچ شتێکە سوود نابینیت، نەک لە VIP نەک لە گشتی، تەنها بەشداریکردنی سوودێکی نییە، بەڵکو بێ ڕاهێنانەکان جێبەجێ بکەیت. مامۆستاجان ئەگەر ڕاهێنانەکە لەگەڵ مامۆستاکە جێبەجێ بکەی بەزیتر لە دوایە هیچی کە نەکەیت نابێت. طبعا مێشکت بە شێوەیەک باش هەر بووە دڵنیا بەعنی مێشکت وەکو پێشی لێ نایەتەوە مەگەر حەق بەتەواوەتی ئیهمالی بکەیت. ئەگینا مێشکت هەرگیز وەکو پێشووی لێ نایەتەوە. ئیتر تاوەکو بەردەوامبی بە شێوەیەکی باش مێشکت هەر باشە، ئەگەر خراپ وازی لێبین و ئیهمالیکەی مێشکیش ئاسیدا ئەبەزێت. بەڵام هەر ئەو ڕێنمایی و تەکنیکانەی کە پێت ئەدرێ هەر بەس گوێ بگرە دڵنیا بە سوودی باشی هەیە. هەندێک ڕانان بکە سوودی زۆر باشتر، ئەگەر بەردەوام بیت و بە ڕانانێکی باش دڵنیا بە سوودی خەیاڵی لێکی. مامۆستام لەوێ هەر بە گوێگرتنەکە یعنی کافیە یان ئەبێ بۆ خۆشت لە دوای ئەوە هەوڵ بدەیت. بۆم ڕوون کردیتەوە کە تەنها گوێگرتن کافی نییە. کاک هێڤەر تۆ کینوتە؟ ئەڵێ بەڵێ. کاک هێڤەریان ئاو بخۆرەوە. نەخێر. ئاو سوودی زۆر زۆر، ئاو ئیسفادەی هەیە، ئاو بە بیرهاتنەوەی باشەکە، ئاو مێشک تەڕەکاتەوە، ئاو تەرکیزە زیادەکە. کاک هێڤەر ئاو بخۆرە، ئاو زۆر زۆر ئیسفادەی هەیە، لاشە لە ئاو پێکات. تا بەیانی باسی ئاو بۆکەم وەڵا ڕاستەکەی لە تینوە خنکی ئێبە بێ ئاوەکە بخۆیت بخۆیتەوە. ئەی مامۆستاجان جیاوازیەکان چی یعنی وەڵای گروپە کاک گشتێکە لەگەڵ هێڤەریان دەمکەت VIP. زۆر ئەیبسڕە نازانم چی ئەڵێیت، ئەمە بە خەتەکە زۆر خراپە. نامەیەکی بۆ پەیجی ئاواتە کاتیمی بنێرە لە ئینستاگرام یان فەیسبووک یان تیلیگرام، بڵێ جیاوازی نێوان VIP تایبەتەکە و لەگەڵ گشتیەکە چییە پێ تێدەن ئینشاءڵڵا. ماڵستا لە باسی خواردن کە باسی شەکر ئەەکەی ئایا خورما و میوە وەکو شەکر سابی بۆکە نەخێر بەڕێزم. مێشکی ئینسان 125 بۆ 30 شەکری هەموو لاشە ئەسووتێنێت. خواردنی شاهانەی مێشک شەکرە، بەس شەکری سپی نا، شەکری سروشتی کە گلۆکۆز و گلایکۆزینە. بۆ نمونە خورما، بۆ نمونە مێوژ، تو، هەنجیر، ئیتر هەنگوین، ئەمانە شتی پێویستن، ئەمانە شەکری تیا ینی مێشکی ئینسان بێ شەکر ئیش ناکەن، بەڵام بە شەکری سپیەوە ئیشەکە زۆر بەخراپی. زێتی VIPەکە نەماوە. زێتی VIP بۆ مشک و یادکە بەڵێ ماوە دروست ئەکرێ ئینشاڵڵا لە ماوە کە نزیکەی 30 زەیت بەرەو سەرەوەیە بۆ مشک و یادکە. مەبەستا چێ لە ژمارە لەبەرکردن، ینی بۆ نمونە کەسیوا هەیە ژمارە مۆبایلەکەی خۆی بە مانگێک پێ لەبەر ناگری، بەڵام ئێمە وای لێ ئەەکەین لە ماوەی یەک خولەکە 30 بۆ 40 ژمارەش لەبەرکات. هەموو خولەکە چەند خانە؟ هەموو خولەکە هەشت هەفتەیە، دواتریش بە لەگەڵ بەشی خۆت ئاگەرویست بەشدار و بەرداوام ئەبیتەوە. ڕۆژانەش ڕێنمایی و ڕاهێنانی خۆی هەیە. مامۆستا چا خواردنەوە چای بەڕێچەند ئەو چایانەی کە بەسوودن بۆ مێشک، چای سەوز بەسوودە، چای گوڵە بەیبوون بەسوودە، گوڵە حاجیلە،
چای ڕۆزماری بە سوودە، چای گوڵە هێرۆ بە سوودە، چای زەعفەران بە سوودە، چای بەهێ بە سوودە، چای کەرکەدیە، ئەمانە چای زۆر زۆرە. ئەو چایانی کە بۆ مێشک باشن زۆر بەڕاستی. چاکان لە کاتێک ڕۆژە و هەر یەک و جیاوازە، هەر چایەک جیاوازە لە کاتێکا بیخۆیتەوە. ئەو ئێمە لە خولەکە بەڕاستی کاری گرنگی باش بە و بابەتانە ئەدەین و ڕێنماییشتان پێ ئەدەین ئینشاءڵڵا. بەڕێزان ئازیزانم، من خۆشحاڵم لە خزمەتانە، ئومێدوارم ئەم چەند کاتە سوودم بە ئێوەی بەڕێز گەیاندە بێت و توانی بێتم ڕوونکردنەوەیەکی باشتان بۆ بدەم لە سەبارەت بە خولەکە. ئەو کەسانی کە یانێ بەشداریکەن چەند ڕۆژێکی زۆر کەم ماوە، پێم بێت 2 ڕۆژێک ماوە، 1 ڕۆژ یا 2 ڕۆژ ماوە بە بەشداریکردن لە خزمەتانە بین و ئومێد دەکەم کە گەشتێکی باش و سەرکەوتوانە لەگەڵمانە تێپەڕێن. تا کاتێکی تر ئینشاءڵڵا تان بینەوە. وسلام علیکم ورحمة الله وبركاته.